ڕووناچەکە بینیە باشە. سڵاوتان لەبێ ئەزیزان، ئینشاڵڵا هەمولایەک باشە بن. ئەوە کۆڵایانی خەشتان هات، زۆر چاوەڕێتان بوو. لە خزمەتتان نابین ئێمشەو ئینشاڵڵا پرسیارەکانتان سەبارەت بە زانکۆڵاین و شێوازی پڕکردنەوە بۆ ئەوەی لەگەڵتان نابین. نەمهێناوەڵا ئاینەکەم دەنێ چاوم باش نابینێ. ئەستە باش. هیوادارم هەرهەمووتان ئامادە بن، برادەرەکانتان ئاگادار کردبێتەوە بۆ ئەوەی ئەگەر پرسیارێک ئەگەر حاڵەتێکە بوو شتێکیان پێویست بوو لە خزمەتیان نابین ئەوانیش. ئەلبەتە ئیمڕۆکە هەوڵێکی زۆرماندا هەتاکو ڤیددیۆیەک بۆی بەڕێز حازر بکەین بۆی شێوازی پڕکردنەوەی فۆرمەکانتان پێ بدەین. سڵاو لە کاکە عەبدوڵڵای گوڵ و کاکە زەکەریا عەلەیکم السەلام و ڕەحمەت الله. بەخێر بێن، ئینشاڵڵا لە خزمەتتان نابین. وەکوتم ئێمڕۆ هەوڵێکی زۆرماندا هەتاکو توانیمان ڤیددیۆیەک لەسەر ئامادەکەین بۆ ئێوەی بەڕێز و خۆشەویست بە شێوازێک بتوانین شێوازی پڕکردنەوەی فۆرمی زانکۆڵاین بە وردی و بە پوختی بۆتان ئامادە بکەین. ئینشاڵڵا مقەدەر نەبێ لە ئیدیتایە کاک موحسین و کاک خەسرۆ دەستیان خۆش بێ، زۆر پێوەی ماندوو بوونە خەریکن. ئینشاڵڵا لە داهاتوێکی زۆر نزیک بۆتان دانین بۆی ئیسفادەی لێ بکەن. ئەلبەتە ئێمە لە خزمەتی ئەوەی بەڕێزا بین بۆ ئەوەی بتوانن ئێوە هەڵبژاردنەکانتان بەڕێکی و بە پوختی ئامادە بکەن. طبعاً ئاینی ئیسلام سڵاو لە بەڕێزیشێت بەشی بایۆلۆژی ڕاپەڕین ئەم ساڵ کراوەتەوە، 3 ساڵێک بوو داخرابوو، بەشێکی زۆر زۆر باشیشە. وەکو بایۆلۆژی کولی علومی هەولێرە بایۆلۆژی گشتیە، بەشەکە خراپ نییە، بەڵام حەزەکەم ئەوەتان پێ بڵێم بەپێی یاسا و ڕێنمایەکانی ئێستای سندیکای پزیشکان ئەو بەشانە لە مستەقبەلە نابێت لە مختبەرات ئیش بکەن، زیاتر کاری توێژینەوە و ئەو بابەتان ناکەن. لەبەرەوە حەزەکەم ئاگاداری ئەو بابەتە بن، بەوردی ئەو بەشانە هەڵبژێرن کە پێویستان پێیەتی. ئەگەر مەبەستان ئیشکردن لە ڕووی پزیشکیەوە، زیاتر بەشە پزیشکەکانی شیکاری یان بایۆلۆجی پزیشکی و ئەوانە هەڵبژێرن. ئەلبەتە هەتا ئێستاش ئیشەکەن ئەوانەی کە خەریجی علوم بایۆلۆجین، بەڵام یاساکانی ئێستا تۆزە گۆڕانکاری بەسەرا هاتووە و بە شێوازێکە کە چۆنەڵی نابێت ئیشی تایە بکەن. 77 بۆ بەشی یاسا ئەلبەتە وەرناگیرێت لە هیچ شوێنێکە، زیاتر بەشی پەیوەندی نێودەوڵەتیەکان کە نەورۆزخان پرسیاری کردووە. 77 بۆ بەشی یاسا زەحمەت وەربگیرێت چونکە سەروی هەشتایەوێت و هەروەها ئەگەر بە پارالێل یان بە ئێواران ئەگەر ئێوارانی هەبێت توانن پێشکەش بکەن. زیاتر یاسا و پەیوەندی نێودەوڵەتیەکان و یاسا و ڕامیاری ئەو معدلە وەرەگرێ. بەڕێزێک بە ناوی URK 98 بۆ تۆمعام زەحمەتە ئەمساڵ بەڕاستی دەرەجە زۆر زۆر بەرز بووە لە بینی ددانسازی و دەرمانسازیایە ئەو دەرەجەیە. ئیناسخان ئەڵێت ئایا تکایە بەشی پەرستاری و سڕکردن چەندی دەوێت دەرەجە؟ ئەگەر مەبەستت لە کۆلێژە ئەو بەشانە بە نزیکەی دەوروبەری 94 بۆ 95 یانەوێت لەو دەوروبەرن معدەلیان. دەست خۆش بێ کاکە زەکەریا حەکیم، سپاس دەکەین کە لایکی ئەوکەت پێشنیار کردو بۆ هاوڕێیانمان. ئەو بەڕێزە کوڕەسمودی ئەڵێ ئایا بۆ زیندانی سیاسی چۆنە؟ بەڕاستی نازانم مەبەستەکەی لە چییە کە بۆ زیندانی سیاسی چییە. ئایا ئەگەر مەبەستی ئەوەیە دەرەجەی بۆ دابەزێنن نەخێر دەرەجەدا نابەزێنرێت، بەڵام ئەوانەی زیندانی سیاسین ئەوانەی کەسوکاری شەهیدن ئەوانە ئەگەر بە پارالێل خوێندن بکەن پارەکەیان بۆ گەڕێنەدرێتەوە، یا با بڵێن وەزارەتی شەیدان و ئەنفالکراوان یان دەستی زیندانی سیاسی پارەکانەداتەوە.
زانا بەکر ئەڵێ کۆنمرەی 62 ناوی لە پەیمانگا دێتەوە لە حکومی لە کەلار بەڕێزم ئەو معدلانە زۆر کە من بەدەگمەن لە حکومی دێتەوە زیاتر لە پارالێل و ئێواران دێتەوە کاری علوم بایۆلۆجی تاقیگە نییە مەبەست ئەوەیە ئیشوکاری کەم بێت ئەلبەتە بەهۆی زۆری ئەو هەموو قسمە پزیشکی کە ئێستا هەیە بەشی شیکاری کە زۆر تەخەڕوجیانەیە حتمما ئیشوکار ئێستاکانە کەمە ئەگەر بە هەموو شێوازەکان تەمەشای بکەین بەڵێ ئیشوکار کەمە بەعام بەڵامی تر ئەوە قانونە و چۆنەڵی ڕێک خراوە دەبێ ئێمەش پابەند بین بە یاساکانەوە و هەروەها بەڕێزێکی تر کاڵێت بەشی یاسا نەورۆزخان دیارە مەبەستەوەی ئەڵێ من بەشی یاسامەوێت بەڕێزم بەشی یاسا بە 77 زەحمەت وەرەگیرێت چونکە دەرەجەکە کەمەوە معدلی بەرزەوە بەڕاستی حەزەکەین هەموو کۆمنتەکان یەک بەیەک بخوێنینەوە ئینشاءالله سڵاو ڕێز بۆ کاکیمدادی گوڵ سپاس دەکەین کاکیمدادی HD سەرکەوتوو بن ئینشاءالله کاک هێمن گۆران ئەڵێ مامۆستا کەمێک باسی بەشی تەندروستی کۆمەڵ بکە و نمرەکەی تەندروستی کۆمەڵ ئەلبەتە نمرەکەی لە دەوروبەری 75 و ئەوانەیە بە زانکۆڵاین تەندروستی کۆمەڵ زیاتر بۆ ئەو کەسانەیە کە با بڵێن سەرپەرشتی شوێنەکانی خواردنیان با بڵێن ئەو لیژنانەی کە سەرپەرشتی خواردنگە و بازار و ئەو شوێناناکەن لە ڕووی تەندروستیەوە ئەگەر چ بێتیتە مەطعەمەکان یا خواردنگەکان یا ئەو شوێنانەی وەکو سەرتاشخانە و ساڵۆن و شوێنەکان هەمویان ئیجازەی خۆیان هەیە بۆ کارکردن ئیجازە لە ڕێگەی تەندروستی کۆمەڵەوە پێشکەشەکرێت واتە ئەوان ڕێگەیان پێ ئەدەن و ناوە سەردانیانەکەن شوێنەکە ئەبینن پشکنینی بۆکەن تەندروستی کۆمەڵ زیاتر تایبەتە بەو ئیشوکارەوە 94 لە پەرستاری وەری بگرێت ساینەعەزیز ئەپرسێت کە ئایا 94 لە پەرستاری وەربگیرێت ئەلبەتە پەرستاری خۆی دەوروبەری 95 و ئەوانەی ئەوێت 94 نزیکە لێەوە بەڵام ئێمە ناتوانین بڵێن 100% بەڵێ وەرەگیرێت شێشەی ئەومان هەیە بەڕاستی ئەمساڵ دەرەجە زۆر بەرزە لەگەڵ بەرزێکەش ڕەغبەتیش زۆر لەسەر ئەو قسمانە هەیە خۆتان نەزانن ئێستا بە حکمی ئیشوکارەکەەوە کە بەشە پزیشکەکان هەیەە هەموو خەڵک بەرەولای بەشە پزیشکەکانە چێت بۆیە عادەتەن ئەو قسمانە دەرەجیان زۆر بەرزە بێتەوە ئێمە گەشتیکاری نەخۆشەکان لە کۆلێژی تەکنیکی تەندروستی زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر وەربگرین ساڵانێک لەمە بەر 1970 وەردەگرت ئێستا 95 وەرەگرێت یعنی هۆکارەکە چییە خەڵکەکە شارەزای بووە لەگە شارەزابوونەکەیە باسی ئەواکەن کە با بڵێن بەشێکی باشە لەبەرەوە حتمەن ئیترەوە خۆتان دەزانن بابەتەکان چۆنە لەبەرەوە ئەبێنین دەرەجە ساڵ بە ساڵ بەرزە بێتەوە ئێمە ناتوانین بڵێن ئەو دەرەجەی لەو بەشە دێتەوە یان نایێتەوە ئێمە ئەڵێن دەرەجەکە نزیکە لێوەی بەڵام ئەکەوێتە سەر داواکاری قوتابیان چەندێ داواکاری لەسەر ئەو کەسانی داواکاریەکەن کۆنمریان تا چەند بەرزە ئەمانە هەمووی هۆکارن بۆ ئەوەی ناتوانین دقیقی بە ئێوەی بەڕێز بڵێن ئێدین کوردیش 95 بۆ ئەندازیاری کیمیا و پترۆکیمیا و بەشێکی چۆنە ئەلبەتە بەڕێزان مەسلەی پترۆکیمیا با بڵێن قسمێکی هەندەسیە زیاتر ئەندازیاری کیمیا با بڵێن بەرەو لای نەوتەڕۆیە ئەو پیشەسازیانەی کە پەیوەستن بە نەوتەوە زیاتر ئەوانن مەوزوعی دەرەجەکەشی بەڕاستی دەرەجەکان ئەمە ئەتوانین پێتان بڵێن دەرەجەکان بە نزیکەیی ئایا ئەو بەشانە وەرێگرێت یان وەری ناگرێت یا ئەوەتانی نزیکە لێەوە لەبەرەوە بەڕاستی چونکە بەشەکانیش زۆرن تقریبا 92.813 وەرگرتووە ئەو قسمە 92.813 وەکو قسم ئیشوکارەکانتان لە شەریکاتی نەوتە ئەو شەریکاتانی موادی کیمیایی و پترۆکیمیایی دروستەکەن پاکەراوەکان یان ئەو معاملە گەورانەی کە ئیشی باڵێن بۆ یاغ و ئەو ئیشانەی کە پترۆکیمیاوین بەرهەم دێنن ئەتوانن لەوەیە ئیش بکەن کاکە قاسم ئەڵێ دەتوانم لە پەیمانگەی دەرمانسازی دۆک بگازمەوە سلێمانی بە پێی مەرجەکان بەڕێزم ئەگەر سیستمەکەیان جیاواز نەبێت واتە لەوێ بۆڵۆ نابێ و لێرە سیستمی ساڵانەیان وەرزی بێت
ئەوە ناتوانیت و یاسای ئەم ساڵەکە ڕێنمایەکانەڵە بە هیچ شێوەیە گواستنەوە بۆ سیستمی بۆڵۆنانیان لەبەرەوە نازانم بەڕاستی سیستمەکانیان دقیق ئایا وەکو یەکن ئەگەر وەکو یەک بێ بڵێ چەند ڕێنمای و مەرجێکەیە هەرچەندە کاتی گواستنەوە تەواو بۆ ئێستا لەم کاتەیە ئەلبەتە پێویستە لە مانجی حوتە ئەو وشە بکرایە آخر موعد 2 مانجی 9 بوو کاتەکەی تەواو بوو و هەفتەیەکە ژارمەتی تەڵەبەیاندا کاتەکەیان درێژ کردەوە ڕێنمایەکان بریتە لەوەی ئەگەر معدل لە هەفتا بەسەرەوە بێت لە مەرحەلەی یەکەم تەواو کردووە لە هیچ دەرسێک نەمابێتیتەوە زەواجکردنە یان تەقریری طبیە کەس و کارە دەگەر دایکیان باوک لە وەزارەتی خوێندنی باڵا کار بکەن خوا نەخواستە مردنی دایکیان باوک ئەمانە ئەتوانی بەم ڕێنمایانە گواستنەوە بکەیت هێشیا محەممەد ئاداب ئینگلیزی باشترە یان پەروەەردە حتمما لەم ڕۆژگارەیە لەبەرەوەی مامۆستایی بۆ شێوازە نیە کە کۆلێژی پەروەەردە ئەبنە مامۆستا ئادابی ئینگلیزی باشترە و ئێستا ئادابیش نییە ببوورە ئێستا زمان کۆلێژی زمان بەشی ئینگلیزیە زیاتر ئیش و کارەکانی هەیە ئەتوانیت ئیشی حڕ بکەی ئیشی تەرجەمە بکەی لە سنتەرەکان با بڵێن فێربوونی زمان بڵیتەوە ئەو بابەتان لەبەرەوە حتمما ئەو باشترە هەروەها کاکە ڕێباز ئەگەر ئەوەکانمان لێ نەڕوە کاکە ڕێباز ڕەئوف بەشی ئەندازیاری میکانیک باشتریان ماحەت پەرستاری لە ڕووی هەلی کارەوە والله بەڕێزم لەم ڕۆژگارە حتمما توبێکان باشترن بەڵام میکانیکیش ئەگەر خۆت ئەندازیاری میکانیک بەڕێز توانات هەبێ بتوانیت گەراجێکی گەورەی چاکردنەوەی ئۆتۆمبیلدا بنەی یان لە ڕووی ناسیاری و ناسینی خەڵکو و ئەو شەریکاتانەی کە هەیە بتوانیت سەرپەرشتی ئەزیزەکانیان بکەیت ئەوانە ئیشان باشترە ینی ئیشەکەی کەمترە و پارەیەشی باشترە داهاتەکەی باشترە پەرستاری ئیشی ڕاستە زۆرە بەڵام داهاتەکەی بەو شێوازە نییە چکە ناتوانانی خۆت با بڵێن ئیشی حڕ بکەیت و عیادەیەکدا بنیت زیاتر ئەتوانیت لە شوێنەکە ئیش بکەیش 500 بۆ 600 هزار دینارێکیان 600 هزار دینارێک سەرەتا ئەلبەتە دوای ترە تا شارەزا ئیشەکابی و ئیشەکان فراوانە بێتەوە ئەلبەتە ئەوە یەکێکە لە بابەتەکان هەروەها بەشی میکانیک وەکوتم ینی ئەتوانیت لە معاملی گەورەیە لە شەریکاتەکانە لە شەریکەی نەوتە لەو شوێنانە ئەلبەتە ڕۆحمی ناسیاری و ئەو شتانە زیاتر دەورە بینێت بەڵام ئەوش ئیشی خراپ نییە ئەتوانیت ئیسفادەی لێ بکەیت هەفتا حەوت بۆ چ بەشێک باشە ئەگەر هەفتا حەوت وێژەیی بێت زیاتر کارژێڕی کار لە کۆلێژی کارژێڕی ئابووری یان لە زانکۆی پۆلیتەکنیک شتێکی زۆر زۆر باشە قسمێکی تازە کراوەتەوە لە هەولێرە کارژێڕی بازارگەری نێودەوڵەتی و زمان ئەوە بەشێکی زۆر زۆر باشە هەروەها با بڵێن ئەگەر وەکوتم پێشتر باسم کرد هەفتا حەوت زیاتر بۆ بەشی یاسا بەڵام زانستە ڕامیاریەکان پەیوەندی نێودەوڵەتەکان یا باڵێن ڕامیاری گشتی سیاست و ڕامیاری گشتی ئەوانە وەرێگرێ ئەو بابەتانە بەڵام کارژێڕی کار باشترین شتە ئەگەر ئەدەبی بێت بەڵام ئەگەر علمی بێت بەشی مەحەدمان هەیە سیستمی زانیاری کارژێڕیمان هەیە ئایتیمان هەیە کۆمەڵی بابەت و شتی دیکە زۆر زۆرمان هەیە یعنی ئەتوانن بۆ معدلە ئیش بکات کاکە عەبدوڵڵا عەباس نرخی پارالێل دیاری کراوە ساڵانێکە دیاری کراوە بەڵام ئەوەی کە وازح نییە تا ئێستا ئایا ئەو داشکان 1945 کە هەبووە پێشووتر هەر ئەمێنێ وەکو خۆی یا ئەوەتانی لایە بن و پارەکە بە کاملی وەرەگرنەوە 83 بەشی یاساوەری دەگرێ ئەویان ئەکرێتە سەر کردێت چونکە هەولێر 84 پوین شتێکی وەرگرتووە ئەگەر لە کردێتە دەرەجەکەت بەرز بێتەوە ئیشاڵا بە ئەکیدی ئەو کۆنمرە ئەیگرێتەوە ئەگەر نا 83 هێشتا کەمە بۆ بەشی یاسا ئەگەر زانکۆڵایم پڕ بکەینەوە ناومان لە شوێنێک هاتەوە بە دڵمان نەبوو دەکرێت بچیتە زانکۆیەکی ئەهلی بەڕێزم تۆ ئەتوانی هەر لە ئێستاوە لەو زانکۆ ئەهلیانێک کە فۆرم تەوزیعەکرێن فۆرمی خۆت وەربگریت پاشان زانکۆڵایمیش پڕ بکەیتەوە لە هەرچەند زانکۆڵاین ئەتوانن ئەو پرسیارە زۆر دەکرێت ئاکرێت لە مان کاتا هەردووچی بکەین بەڵێ ئەتوانن زۆر زۆر ئاساییە
با بڵێن هەم فۆرمەکانی ئەهلی وەربگرن هەم زانکۆڵاینش پڕ بکەنەوە کاتێک کە ناوەکان دێتەوە ئەگەر زانکۆڵاینتان بەدڵ نەبوو لە ئەهلەکان لە شوێنێکی باشە ناوتان هاتەوە لە ماوەی 1 هەفتە ئەتوانن سەردانی وەزارەتی خوێندنی باڵا بکەن و بڵێن کاکە ئێمە ئەهلەکەمانەوێ نەک حکوومێکە ئەو کاتە ناوتان لە حکوومێکە ڕەشەکرێتەوە لە ئەهلەکە ئەتوانن دەوامی خۆتان بکەن. کاکە ژیار عرفانی گوڵ بەردەوام لەگەڵمانە لە کەناڵە کاکە ژیار چەند ڕۆژ دوای تەواوبوونی زانکۆڵای ناومان لە زانکۆکان دێتەوە ئەلبەتەوە ئێمە بیستمانە کۆتاوادە بۆ هاتنەوەی ناوەکان ئینشاڵڵا ناگاتە بیستیدا واتە ئێمە سبەینە ئەچینە ناو مانجی دەوە دە ڕۆژ زانکۆڵاین ئاکتیڤە تقریبان بەو پێبێکە ئەوەی بە ئێمە وتراوە ئێمە معلوماتمان وەرگرتووە 8 ڕۆژ بۆ 10 ڕۆژ دوایەوە ئینشاڵڵا ناوەکان ڕاگەیەندرێ و لە ماوەی 10 ڕۆژە معاملاتەکانتانەکەن بۆ ئەوەی بتوانن چۆنەڵەی داوامتان دەست پێ بکەن ئینشاڵڵا. 75.7 پەرستاری وەری دەگرێت بە زانکۆڵاین بەڕێزم بە زانکۆڵاین ئەو دەرەجێ وەرناگیرێت لە شاری هەولێرە یان لە ناوەندی پارێزگاکانە وە لە دەرەوەش زەحمەتە وەرگرتنەکەی چونکە ئەو کۆنمرەیە تۆزێکەمە بەڵام احتیمالی هەیە لە تاقتاق لە کۆیە یان لە سۆران لەوانە تۆزێک لێوەی نزیکە احتیمالی وەرگرتنی هەیە پاشان بە پارالێل و ئێواران احتیمال بەرزەی شاڵا وەربگیرێت. دنیا ئیبراهیمی خوشکی شەهید بم و شەهید خێزاندار نەبێت پارەکەم دەدەنەوە یان شمولم ناکات شەهیدی داعشە. بەڕێزم مەوزوعی ئەو حاڵەتانە مادا و با بڵێن برایە احتیمال یانی زۆربەی کاتەکان وەزارەتی شەهیدان ئەو شتەی کردووە لەبەرەوەی خێزانداریش نەبووە براش کەسی یەکەمە ئەین دوای دایک و باوە کەسی یەکەم تر ئینشاڵڵا وابزانم ساڵانی پێشووتر بەڵێ پارەکە دراوەتەوە کێشەیەک نەبووە. کاکە زەکەریا بەشی کارژێڕی کار لە ڕووی هەلی کارەوە چۆنە؟ وەڵاهی بەڕێزم مەوزوعی کار ئێمڕۆ لە کوردستانە کێشەیەکمان هەیە بەڕاستی لەگەڵیا ئەویش خۆتان نەزانن هەموو شتێک واستەیە ئێمڕۆ بەڕاستی ناسیاریە لە حکومیەتە عینات نییە لە کۆمپانیاکان و لە ئۆفیسەکان و لە شوێنەکانیش زیاتر ناسیاری دەورە بینێن بەڵام بەکۆی گشتی مەسلەی ئیداری لە هەموو شوێنێکە جێگەی ئەبێتەوە ئیداری واتە بەڕێوەبردننی شوێنێک جا ئەو شوێنە ئەگەر لە دوکانێکی بچوو کۆ دەست پێ بکەین هەتاگا بە کۆمپانیایەک ئەوان کەسیان لە ڕووی ئیداریەوە پێویستە. قەڵەم ئایا تەنها ئەو بەشانەی کە لە سەرای فۆرمەکەوەیە ناوت لەو بەشانە دێتەوە واتە یەکەم هەتا 15 نەخێر بەڕێزم ئەمە کاتێک کە فۆرممان پڕ کردوتەوە هەموو کاتێک بە تەڵەبەمان وتووە هەتا ئەگاتە 50 پێویستە بەو شێوازە پڕێکێتەوە کە دڵی خۆت ئەوێت چونکە یەک شتێکتان پێ بڵم حەزەکەم واقعبین بین ئەوەندانە بە قسەی ئەملاولا و یان هەندێک فلانەکە زوای وت و ئەو واڵێ و ئەو وا ئەچێت نەخێت ئێمە با خۆمان بە واقعی ببینین کاتێک ئەبینیت ئیشک کۆمپیوتەر ئەیکا کۆمپیوتەر ئالەتێکە لە زمانی عەربیە پێڵن ئالە غەبیە واتە بیر ناکاتەوە تەنها ئەو شتەی پێی وتراوە ئەیکات ئەلبەتە کۆمپیوتەر پێی وتراوە ئەم دەرەجەیە لەگەڵ ئەو بەشەیە ئەگونجێت باشە کاتێک تۆ لە یەک هەتاک و 50 نووسیەوە بۆچی ئەینوسی جاری وایە لە 35 دێتەوە جاری وایە لە چل دێتەوە دۆست و برادەرمانە بۆ لە 49 بۆی هاتۆتەوە یعنی چۆنەڵێ لە ئاخری ڕێگاکەیە بۆی هاتۆتەوە لەبەرەوە نەخێر لە یەکەم هەتا 15 باش بنووسی ئەوانە دیکە هەروە پڕیکەیتەوە نەخێر دوایەوە احتیمال لە یەکەم دانە بۆت بێتەوە کەسان هەبوو لە 25 هاتۆتەوە هەبوو لە 2 هاتۆتەوە لە 6 هاتۆتەوە یعنی ئەوە دیاریکراو نییە بڵێ وەڵای من لە یەک هەتا 15 دێتەوەی ترەوان دیکە ئیهمالەکرێت نەخێر ئیهمال ناکرێت چونکە کۆنمرە حیسابە یان هەندێک کەسەیە ئەڵێن وەڵا ئەگەر ئێمە بەشە زۆر بەرزەکان لە پێشەوە بنووسین جێگەمان نامێنێتەوە هیچ کاتێک ئەوە قبولکراو نییە بە ڕێزت 95 هەبێ بۆ نمونە 94 لە پێشتەوە لە کۆلێژێک وەرگیرابێت و وەرنەگیرێت لە کاتێکە لە هەڵبژاردنەکان تا بێ ئەمە شتی وانە ینی حەزەکەم ئاگاداری ئەو حاڵەتانە بن بەڕێزان دایمەن ڕیزبەندەکە بە شێوازێک بکەن ئێمە هەموو کادوتومانە کۆنمرە بەرزەکان نزیک لە خۆتان ئەوانەی کە خۆتان هەستەکەن شمولتانەکە کەمێک لە خوار خۆتانەوە ینی ئەمانە زۆر زۆر وریایی بن کاتێک کە فۆرم پڕەکەنەوە دەبێت زۆر زۆر وریا بن بەڕاستی ینی حەزەکەم ئەو واقعا بزانن
هەندێک بەشی بەرز هەندێک بەش بە چەند دەرەجەیەک لە خۆتان بەرزتر هەندێک دەرەجە لە ینی بەش لە دەوروبەری دەرەجەکەتان بێ هەندێک بەش لە خواروی دەرەجەکەی خۆتانەوە بێ بۆچی ئەمە ئەو شێوازە ئەڵێن ئەوانەی کە زۆر بەرزن ئەزانین نایەتەوە بەڵام با هەر هەبێت لە ڕیزبەندێکەمانە دەرەجە دابەزی شوملمانی کرد ئەو کاتە خێر عەلا خێر ئەوانەی 5 دەرەجەیەک لە خۆمان بەرزترن یان 10 دەرەجە لە خۆمان بەرزترن ئەی بۆ ئەوانە پڕکەینەوە هەمان حاڵەتە ئەن توجاری وا هەیە تەوەخۆ ناکەی قسمی وا هەیە زۆر باشە بەڵام لە بڕۆی داواکاری لەسەر نییە ئەبینی دەرەجی داها بەزێت بۆ ینی حەزەکەم بەو شێوازە بیر بکەنەوە ئەوانەی کە لە دەوروبەری دەرەجەکانتانن وریای ڕیزبەندیەکەی بن بە شێوازێک ڕیزبەندی بکەن 100% دڵی خۆتانەوە نزیک بێت چکە لێتانەوە نزیکە با قسمێک نایەتەوە بڵێ وەڵاهی بە دڵم نەبوو بەس ئیتروتم با پێی پڕکەمەوە نە ئەو شتانە مەکەن ینی زۆر وریابن لەو حاڵەتیانە ماریا سڵاو من 96.8 هەیە ئایا لە دەرمانسازی وەردەگیرێم بەڕێزم ساڵانی پێشوو 96.8 وەرگیراوە بەڵام ئیمساڵ هەمومان نەزانین دەرەجە بە شێوازێک بەرز بۆ تۆ ینی ئەوەنە بێتان بووە بڕوان پێ بکە ینی تەڵەبەمان هەبووە 96.5 هەبووە تەحسین معدلەکات 97.5 هەبووە تەحسین معدلەکە لە بەرەوەی طبعا وەری ناگرێت یعنی کێشەکەمان لەوەیە دەرەجە زۆر بەرزە بۆیە من ئەڵێن ساڵی پاروەرگیراوە بەڵام ئایا ئیمساڵ چۆنە بێت ناتوانین دقیق بەڕاستی ئەمە بڵین ئەو حاڵ لەبەرەوە ینی ئەبێ زۆر بە زیرەکی ئەوانەی دەرەجیان 96-97 دەبێت زۆر بە زیرەکی بەڕاستی پڕی بکەنەوە توانایەکی عەجیبیان هەبێت لە هەڵبژاردنەکەیە ئەگەر زۆر دڵنیاش نین ئەو قسمانی کە ناویان دێتەوە بەدڵیان نابێ تەحسین معدل بکەن باشترە وەلەو کان نازانم دوای 96.5 و دوای 97 تەحسین معدلی چی بکرێت بۆیە ینی پێتان ئەڵێم دەرەجە زۆر بەرز بۆتەوە بەڕاستی بە تایبەتی دەوری دووەم تەڵەبەیەکی زۆر 99 و ینی بە حەقەت دەرەجە زۆر بەرز بۆتەوە بۆیە ئومێدەکەین ئینشاءڵڵا هەمووتان وەربژێن بۆ دەرەجانە بەڵام بەڕاستی تۆزێکش زەحمەتە بەڕێزە دیکە کە خاسم ئەگەری ئەوە هەیە ئەم ساڵ دەرەجە دابەزێ نەوەڵاوەکو پێشتر باسمان کرد ینی هەندێک قسمە احتیمالی دابەزی ئەوانی داواکاریان لەسەر کەما بەڵام بەڕاستی توبیەکان بەشێک لە هەندەسیەکان IT هەندێک بەشی زانست ئەو بڵێن بایۆلۆجی پزیشکیە فیزیای پزیشکیە بەڕاستیتەوە خۆی دابەزی ناکەین بە تایبەت هیچ ئیمساڵ لە سنووری سلێمانیە هەمووی ئەوانانێک داخراوە پارالێوی زەختی زۆرەکەوێتە سەری بەڕاستی بە لە منطقەی سلێمانیە هەروەها با بڵێن لە هەولێریش بەشی دەرمانسازی داخراوە ئێوارانەکەی بۆیە ینی ئەبێنین زەختێکی زۆر دروستە بێ هەمووشی داوای بەشە پزیشکەکانەکات تەوەقعکە من ئیمساڵ ینی بەشی دەرمانسازی لە مەعهەدا بگاتە نزیکەی 90 ینی ئەوەندە کێشەکە گەورەیە بەڕاستی تەڵەبە ئەوەنە معدلی بەرزە ئێتر نازانێ بچێتێکیەوە ناچارە ئەوە بەشێک هەڵبژێرێکە لە مستەقبەلا ئیسفادەی لێ بکات لاڤینخان ئەڵێ 66 زانستی لە حکومی دێتەوە ئەگەر دێتەوە لە پەیمانگەیان زاکۆ وە لە چ بەشێک بەڕێزم مۆزوعی 66 بڵێ لە هەندێک لە پەیمانگەکان دێتەوە بە زانکۆڵاینیش دێتەوە و لە کۆلێژەکانیش بە تایبەتی کۆلێژی کوشتوکاڵ 58 وەرگرتووە ساڵی پار و هەندێک لە زانکۆکانیش ئەو معدلە تقریبا نزیکە لەیانەوە و هەروە لە پەیمانگەی تەکنەلۆجی دوسێ بەشمان هەیە 64 و 65 و ئەوانە وەرەگرێ هەروە لە شەقڵاوە سیستمی زانیاری کارژێڕیمان هەیە دوسێ قسمی دیکەمانە باڵێن وێنەی ئەندازەی بەشی مەعهەدەکەی باڵێن چونکە ئەمساڵ ئەویش بۆتە 4 ساڵە هەم شەهادەی مەعهەدەدا هەم شەهادەی بەکالۆریۆسەدات احتیمال ئەویش دەرەجەی تۆزێ بەرز بێتەوە بەڵام ساڵی پار 63 وەرگرتووە هێشە زۆر سپاس بەڕێز مەمنونم دەستان خۆش بێ چاوتان وا ئەبینێت چاوتان جوانە بینێت سپاستان ناکەم پشتی من لە خۆشەویستیمە بۆ ئێوە هیوادارم سەرکەوتوو بن ئینشاءالله سپاستان ناکەم وەڵا ترێشێ لە بەشداربووان دەستی خۆش بێ لە زۆر قشتی دەرەکە خەسرە حەزا کات بزانێ مۆزوع چییە سپاستان ناکەم گەورەیتان مەمنونم پەیوەندیم بە زانکۆی راپەڕین کردووە دەڵێن پار 93 وەرگیراوە لە پەرستاری ڕاستە بەڕێزم ئەگەر پەیوەندیت بە پەیمانگەی ببوورە بە بەشی تۆماری ئەوێەوە کردووە وا ئەڵێن تەواو ینی
چونکە بەڕاستی ئەو دەرەجانی ئێستا لە بەردەسی منە هەیە زانکۆی ڕاپەڕین گشتیم لەلایە گشتیش عادەتەن چەند دەرەجەیەک فەرقا لەگەڵ پارێزگایە ئەگە بەڕێز هی منتیقی ڕانیە و پشدەر و با بڵێن بەکۆی گشتی منتیقی ڕاپەڕینیت ئیتر ئەو دەرەجانە احتیمالە لەوێ وەرگیرا بێت ئەگەر ئەو بە ڕێزانە خۆیان لە بەشی تۆمارن کەسانی باوەڕ پێکراون ڕێزم ینی مەبەسمەوە خوا نەخواستە قسەکەوانە بێت مەبەسمەوە ئەگەر ناسراون و لەوێ لە شوێنەکەی داوامەکەن ئەوان باشتر لە ئێمە ئەزانن کە ئەگەر پەرستاری ئەو کۆنمرێ وەرگیرا بێت قسەکە لە لای ئەوانە و ئەوان باشتر لە وەزعکازانن. کۆشات سالم پەیمانگەی ئایتی لە دوکان یان پەیمانگەی ئایتی لە هەڵەبجە کامیان باشترە؟ وەڵاهی بەڕێزم ئایتی لە هەر شوێنێک بێ هەر ئایتیە بەڵام ئایا بۆ تۆ شوێ گونجاوە ینی ئەبێ بیر لە خۆت بکەیتەوە پێشەوەی بیر لە بەشەکە بکەیتەوە ئایتی لە هەر شوێنێک بێت فەرقێکی وای نییە چونکە حەزەکەم یەک شتێ بزانم چ پەیمانگا چ کۆلێژ فێری هەموو شتت ناکات ئەبێت تۆ بە وردی خۆت بە دوایە بڕۆی ئەو تەنها کلیلێکت دەداتێ بۆ دەرگایەک یا چەند دەرگایەکت پێ بشانەدا ئەڵێ ئەوە کلیلەکانیەتی تۆ دەبێت خۆت بچی ئەو دەرگایانە بکەیتەوە زانستەکەی پشتی ئەو دەرگایانە ببینیتەوە ئایا لە چ حاڵەتێکا بەکاردێت چۆن بەکاردێت کەی بەکاردێت معنی حەزەکەم شتێکتان پێ بڵام من دۆست و برادری خۆم هەن کە خەریزی مەحەدن لە شوێنی زۆر بەرزا ئیشەکەن و بەڕاتبی زۆر باش یعنی بڕوا بکەن دۆست و برادر هەیە ساڵانە 85 وەرەقە وەرەگرێت ئیشی سکیوریتیەکات مەحەلیشی تەواو کردووە دۆست و برادری خۆشم هەندەسەی ئایتیان تەواو کردووە پرۆگرام سازە بەڵام لە ماڵەوە دانیشتووە غێری ئەو مۆزەفی کە هەیەی دیناری نییە وەری بگرێت بۆیە یعنیەکەدە سەر کەسەکە خۆی زیرەکی و توانا و هەوڵدانی خۆی بۆیە حەزەکەم پێتان بڵێم لە هەر شوێنێک کە بۆ خۆتان گونجاوە نزیکی ماڵی خۆتانە چ دوکانە چه هەڵەبجەیە هیچ فەرقێکی وای نییە ئەگەر لە کۆنمرەیە تۆزێک فەرقی هەیە و تۆ لە شوێنێکیانە وەرەگیری لە شوێنێکیان وەرناگیری ئەمە شتێکی ترە بەڵام ئەگەر تۆ ماڵت بۆ نمونە لە دوکانە بۆ بچی لە هەڵەبجە بخوێنیت ئایتی هەر ئایتیە چ لێوێ بخوێنی و چ لێوێ بخوێنیت ئەلا سایتێکمان پێ برێ نمرەی خۆمان بنووسین پێمان برێ لە کوێوەری دەگیرین وەڵاهی بەڕێزم ئەویان زۆر زەحمەتە ینی سایتێک بێنین و ئێمە پێتان بڵێن نمرەی خۆت بنووسی بڵێ لەوێ وەرەگیری کەس ناتوانێت ئەمە بۆ بکات ئەگەر سایتێکی لەو بابەتەشە بێ من بۆ خۆم سایتێک بەکاردێنم ئەگەر هەڵە نەبم بە ناوی بەرەوزانکۆیە بەرەوزانکۆ سایتێکی باشە خراپ نییە بەڵام ڕاستە کە دەرەجەکە دێتی ئەڵێ ئەو دەرەجێ نزیکی لە فلانە قسمەوە بەڵام تەنانەت خودی وەزارەتی خوێندنی باڵاش خودی ئەو کەسانی لە زانکۆڵین ئیشەکەن ناتوانن پێت بڵێن ناوت لەکوێ دێتەوە بە پێشبینی من قسە ناکەم بۆ نمونە من ئێستا ئامارەکان هەموو ئامارەکانی وەزارەتی تەربیەم لەلا بێت چەند کەس سەتی هەیە چەند کەس 99 هەیە بۆ شکڵە بێتە خوارەوە هەتا گاتە 85 و ئەوانە دەرەجە کاریگەرەکان بەڵێ پێتەڵم ناوت لەکوێ دێتەوە بۆ چونکە ئەزانم بۆ نمونە کولیە تۆ 200 تەڵەبە وەرەگرێت کە 200 تەڵەبەی وەرگرت لە سلێمانیەوەدا ئێمە حوت کولیە توبمان هەیە ئەکا 1400 نەفەر تۆ 1600 کەسی بۆ دابنە کەواتە 1600 کەس زیاکەرەوە ئەزانی معدەلێتە کوێ ینی بە نزیکەی ئەتوانین پێت بڵێن بەڵام ئەگەر کەسێکە بێ 100% پێت بڵێ من هیچ شکو گومانم نیە یەقینم هەیە لەو شوێنە ناوت دێتەوە بەڕاستی ئەوە تەنها بۆ پارە وەرگرتن و فیاڵکردنە هیچی تر نییە ئەگەر هەیە دەرەجە دابەزێت کوڕە سمودی نەوەڵی بەڕێزم زۆر زەحمەتە دەرەجە دابەزێت بەڵام لە هەموو جارێک ئەو قسەیەکەمە لە هەندێک شوێن ئەوانەی کە داواکاریان لەسەر کەمە ئەوانەی کە خەڵکەکە بەرەو لای ناچن حتمما ئەویان تۆزێک دەرەجە بای خۆی دابەزێتە خوارەوە پەیمانگەی ئایتی بەشێکی چۆنە کاکە کۆشاد گیان وەڵاهی ئایتی بەشێکی زۆر باشە من زۆر کادوتومە ئایتی بۆیە باشە تۆ لە ماڵی خۆتە ئەتوانی ئیش بکەیت ئیمڕۆ دنیا بەرەو دنیای ئەلکترۆنی ئەڕوا ئایتی یەکێکە لەو بەشانەی کە ئێستاکانە زۆر ئیسفادەی لێکرێت زۆر هەوڵی لەگەڵادرێت شتی زۆر باشی پێ ئەکرێت ئەتوانێت لە ڕێی ئایتیەوە ئیشی سکیۆریتی بکەی ئیشی داتابیز بکەی ئەتوانی ئیشی دیکە بکەی بەرنامەی ئایتی زۆر فراوانە لە ئەنتەرنێتە ئیمڕۆ ئەبینین خەڵکانێکی زۆر سەردەمایەک دیناریان نەبوو ئێستاکانە خاوەن کۆمەڵێ پارەن تەماشای ئەوروپا بکە کابرا بەرنمەیەکدا ئەڕێژێت شتێک دروستەکە بۆ خۆی سایتێکە کاتەوە ئیشی تیا ئەکات ینی هەموو بابەتێکی ئەتوانین لە ماڵی خۆتا
بەبێ ئەوی بیستە دەرەوە ئیسراحەتی خۆت لە ماڵەدا بنیش و ئیش و کار و کەسابەتی خۆت بکەیت بۆیە ئایتی من بەڕاستی پێم خراپ نییە. کوردستان 75.4 نزیکەی چ بەشێک وەری دەگرێت. بەڕێزم باشەکە ئەگەر زانستی بێت بەشمان زۆر هەیە لەو با بڵێن نزیکانەیە کە ئەتوانین ئەوەی بکەین. بۆ نمونە ئەگەر ئێستا ببێنە سەر کۆلێژی تەکنیکی کارژێڕی لە هەولێرە بەشی بازارگەری نێودەوڵەتی زمان 72 وەرگرتووە، کارژێڕی کار 75 وەرگرتووە، تەکنیکی ژمێریاری 70 وەرگرتووە، هەروە لە ئیدارە اقتصاد ئەم قسمانەمان هەیە. زائیدەن با بڵێن ئەگەر بێت و بچینە پەیمانگەکان پەیمانگەی تەکنەلۆجیمان هەیە یان کۆلێژی تەکنەلۆجی کە هەبێت بەشێکی پەیمانگایە بەشێکی ڕێگاوبان یا با بڵێن بیناکاری تەکنیکی ئۆتۆمبیل IT تەکنەلۆجیای نەوت یعنی ئەمانە هەمووی قسمن. ئەمە ئەلبەتە کۆمەڵی ڤیددیۆ نزیکەی 18 ڤیددیۆمان هەیە لە کەناڵەکەی خۆمانە بەشی کەمترین کۆنمرەکان ینی لێرەشەوە حەزەکەم شتێکتان پێ بڵم بەڕاستی زۆر جات دۆست و برادر هەیە لێ من لە کەناڵەکەی گەڕاوم ڤیددیۆکانم نەبینیوە. ئێمە پلەیلیستمان هەیە لە پلەیلیستە ئەتوانی هەڵی بژێریت کاتێ پلەیلیستەکەیتەوە چەند بەشێکمان هەیە بەشی زانکۆڵاینمان هەیە گواستنەوە دابەزینمان هەیە بەشی کەمترین کۆنمرەمان هەیە یەکەمەکانمان هەیە کۆمەڵێ بەشن ینی لە پلەیلیستەکەیە ئەتوانی بیکەیتەوە هەموو دەرەجەکانی تایە. من هەموو کادوتومە ینی کێشەی ئێمە ڕێزمە قوتابیانی ئێستا شتی حازریانەوێت ناتوانن بەدای شتەکانە بگەڕن. ئەلبەتە ئێمە لە ڤیددیۆکانمان هەموو شتێکمان باس کردو پێمان وتون چ بەشێک باشە چ بەشێک خراپە چ بەشێک ئێستا خراپە چ بەشێک لە داهاتووە باشە بێت یان ئەو کۆنمرانەی کە هەیە هەموو شتێک ئەو قسمانەی کە تازەن ئەوانەی کە زانیاری لەسەریان کەمە هەموو شتەکانمان باس کردن. ئەمە لە ڕێی کۆمەڵێک کورتە ڤیددیۆوە ئەو بەشانەی بۆ نەسڕکردنە فیزیای پزیشکیە یان هەندێک وردەکاری دیکەیە کە هەر لە پلەیلیستەکە بەشی شۆرت ڤیددیۆمان هەیە ئەتوانن لەوێنانە شۆرت ڤیددیۆکان ببینن. ئەلبەتە ناکرێسە من ئەتوان بڵام 75.4 ئێستاکانە ئەگەر بۆ بژمێرم لەوانەیە 100 بەشوەری بگرێت بەشی زۆر وەرێگرێت لە خوا بە زیاد بێت هەتا بە پارالێل و ئێواران بەشە پزیشکەکانیش وەرێگرێت. بۆیە ینی وردەکار بن کاتێک کە تەماشای بینەری ئەو ڤیددیۆانە بن بە وردی ینی تەماشای دەرەجەکان بکەن ئێواران پارالێل ئەوانەی کە هەبوو هەمومان باس کردو وەکو تشم 75.4 دەرەجێکی زۆر زۆر باشە ڕەنگە لە ئاستی تموحاتی بەڕێستانە نەبێ بەڵام زۆر کولیە و مەعهەد هەیە ئەتوانی داوامی تایە بکەیت. بەشێکەیە زۆر کەس بەڕاستی پێشگوێی خستەوە بەشی سیستمی زانیاری کارژێڕی بەشێکی کارژێڕی ئایتیە ئەوایلەکان چێتەوە هەندەسەی ئایتی لە زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر ینی هێنانەوەی ئەوایلش قەناعەتم وایە ئەوەنە قورس نەبێت لەو بەشەیە بۆیە هەوڵی خۆتان بدەن ینی هەوڵدەن ئەگەر بەیەک هەنگاویش نەبێ بە دوو هەنگاو لە پەیمانگا و بتوانن بگەڕێنەوە خوێندن و ئیش و کارەکانتان جێبەجێ بکەن. باڵانێت 96 لە هەولێر چ بەشێکی پزیشکی وەری دەگرێت. بەڕێزم ئەو کۆنمرەیە سێ بەشە پزیشکەکەی هەولێری لێ دەرکە کە دەرمانسازی ددانسازی پزیشکی گشتیە وەرە خوارەوە شیکاری نەخۆشەکان لە زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر هەروەها بەشی چارەسەری سروشتی فیزیای پزیشکی هەروەها باڵێن بایۆلۆژی پزیشکی ئەوانە هەمووی قسمن وەریان نەگرە پەرستاری سەرکردن لە دوهۆک لەوانەیە ئەو دەرەجەیە وەربگرێت بەشی بێهۆشکاریمانەیە لە شاری سلێمانی نزیکە دەرەجەکە لێەوە هەرسەنە لەوێ 90 وەرگرتەوە ساڵی پار بۆ گشتی بەڵام نزیکە ینی شتەکان ئەتوانی ئەو قسمانە هەمووی بەشی زۆر زۆر باش ناتوانانی پڕیانکەیتەوە. زانستی تاقیگەی پزیشکیمان هەیە لە ڕاپەڕین لە هەڵەبجە هەمانە ینی ئەمانە هەمووی دەرەجەکان نزیکە لێەوە ئینشاڵڵا ئەتوانیت ئەوە بکەیت چ لە سلێمانی بێت لە هەولێر بێ چ لە دوهۆک بێ لە هەڵەبجە بێ لە ڕاپەڕین بێت لەوانە ئەو بەشانەمان هەیە. ئاسی ئیسلامە وەستا بۆ ئەم ساڵ جیاوازی دەکرێت لە نێوان دەرچی خولی 1 و 2 نەخێر بەڕێزم هیچ جیاوازیەکمان نییە لە نێوان خولی 1 و 2 بەڕاستیەوەی یەکێک لە کێشەکانی بەرزبوونەوەی دەرەجەیە ئەگەر ئەو جیاوازیە هەبوایە دڵنیا بن دەرەجە زۆر زۆر دابازی بەڵام لەبەرەوەی نییە تەڵەبەیەکی زۆر 3 دەرس 4 دەرسیان هێشتا بۆ خولی دووەم 3 دەرسیان امتحان کرد دەرەجەیەکی زۆر بەرز دوایش بە ئیسراحەت هاتن خولی دووەمیان کرد ئێتر کێشەکە ئەوە دروست بوو کە ئێستا بینین دەرەجە بە شێوازێک فڕیوە ینی تەڵەبە سەری لێشەوە بەڕاستی. کۆشات سەلام پەیمانگەی ئایتی لە هەڵەبجە باشترە یان لە دوکان بەڕێزم وەبزانم ئەو پرسیارەمان وەڵامدایەوە ئەڵێن
شوێنی خۆت لەکوێیە لە شوێنە نزیکترا چونکە ئایتی لەر شوێنێک بیخوێنی هەمان بابەتە ئەگەر دەرەجەشت شمل ناکە ئەوە ئاساییە کامیان دەرەجەی کەمترە لەگەڵ بەڕێستا گونجێ ئەو کاتە ئەتوانیت بەڕێزت ئەوەی بکەیت پڕی بکەیتەوە. کۆلێژی پەروەردەی بنەڕەت کۆمپیوتەر یان پەیمانگەی ئایتی. وەڵاهی من بۆ خۆم پەیمانگەی ئایتیم پێ باشترە لەبەری 2 ساڵە لە ماوەی 2 ساڵە تۆ کە تەواوێکە بیتە خاوەن ئیشی خۆت ئەتوانی پاشەوە زانکۆ بخوێنیتەوە. بەڵام پەروەردەی بنەڕەت کۆمپیوتەر تۆ 4 ساڵە بێ بخوێنیت پاشەوە بیتە مامۆستا ڕێزمە ینی مامۆستا گەورەی ئێمن بەڵام ئەمڕۆ خۆتان نەزانن هیچ تەعیناتێک نییە ینی مامۆسایی چیەکەیت لەبەرەوە حتمما پەیمانگەی ئایتی باشترە ئەتوانی بە 2 ساڵ تەواوی بکەیت و بیتە خاوەنی ئیشی خۆت. کاکە ژیار دووبارە پرسێت مامۆستا دەتوانانی یارمەتیم بدەیت لە پڕکردنەوەی فۆرمەکەواتە لە مەسنجەر بە کامیرا قسەم لەگەڵ بکەیت. بەڕێزم ئەتوانی سەردانمان بکەیت ڕوبەڕوو بتان بینین ئەمە پێمان خۆشە بەڕاستی سەردانمانکەن ڕوبەڕوو بتان بینین بتان ناسین لەگەڵتانە دابنیشین یەک دوو نکتە و قسەی خۆش بژێڕینەوە هەر ئەوە نەبێت لە ڕێی ماسنجەرەوە ئێمە قسە بکەین و من بۆ بەڕێست و هەموو ئەو بەڕێزانانی ئەسەر لەگەڵمانن یا لایفەکەمانە بینن یا لە مستەقبەلا کە ئێمە دایێنین لە کەناڵەکەمانە چووکمە خەز نەکرێ و دایێنین بۆیە هەموو هاوڕێیانتان ئاگادارکەن بۆ بینینی ئەم لایفە ئینشاءڵڵا لە پاش تەواوبوونەکەشی ئەمە دایێنینەوە ئەتوانن سادەی لێ بکەن. ئێوە ئەتوانن ئێمە ئینستاگراممان هەیە لە ئینستاگرامەکە ئەو بەشانێکە نووسیوتانە لەسەر لاپەڕەیەک بینوسنەوە وێنەی بگرن و بۆمان بنێرن ئێمە بەدڵنیایەوە وعدتانە دێنێکە ئینشاءڵڵا بە پێی توانە تەماشای هەموویەکەین ڕیزبەندەکان ئەگەر ڕخنەیەکمان لیان هەبوو شتێکمان بەدڵ نەبوو بەشێک باش نەبوو لێرەشەوە یەک شتێ بڵێم کە زۆربەی کادوتومەتەوە تکایە مایکرۆبایۆلۆجی پزیشکی یان کلینکی کیمیای ژیانی یا ئەوەتانی مایکرۆبایۆلۆجی و مدیکال سایکۆلۆجی تا حدێک مدیکال سایکۆلۆجیەکە نا بەڵام ئەوانەی تر ئەوە خۆتانی لێمەدەن بەڕاستی من ئیمساڵ لە تەطبیقا تەڵەبەم لەگەڵا بووە ینی مەرحەلە 4 بۆ نەیزانیوە چیە خوێنێت نەیزانیوە ئەبێ بەچی دەبەرەوە خۆتان مەبەستنەوە بە قسمێکەوە کە ناوی پزیشکی لێنراوە ئەگەر ڕێبەری بخوێنەوە بە ئاشکرا پێتان ئەڵێ کاکە ئێوە بە کالیۆرۆسانە دەرێتێ و نابن بە پزیشک ینی با ئەوە ئاگادار بن حەزەکەم ئەوە زۆر وریایی بن ئەوەندانە باسی مایکرۆبایۆلۆجی و کیمیای کلینکی ژیانی و ئەو بابەتانە نەکرێت باشە. وەکو شمانەوە ڕیزبەندەکانتان حاضرکەن لە ئینستاگرامە بۆمان بنێرن هەمان شتە ئینستاگرامەکەمان بە هەمان شێوە بە ناوی ئاسوی زانکۆیەوە ئەتوانن لەوێ وێنەکان بنێرن بەبان هەردووچەوە ئێمە لە خزمەتتان نابین باقیکەشی ئەگەر ئێوە پێتان خۆش بوو سەردانمان بکەن لە سەرۆکاتی زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر لە تەنیش وەزارەتی خوێندنی باڵایە ستافێکی 20 کەسی لەوەیە نەک من بەڵکو مامۆستای من لەوێن بە خۆشحاڵەوە ئەمە هەروەکو لە با بڵێن ئاگاداریەکە و مژدانەکەیە بۆ بەڕێستانمان نووسیوە کاک محەممەد لەوێنانە مامۆستای منە ئەوەی من هەمە و ئەوی من ئەیزانم کاک محەممەد مامۆستا سەرسام لە تۆماری گشتی منیان فێر کردو و منیان پێگەیاندووە بۆیە ینی کە هاتنە ئەوێنانە ئەبینن چه خزمەتێک بە ئێوەی خۆشەویستەکرێ بەبێ بەرامبەر ڕۆژانە لە سەعات 8:30 هەتا 2 لە خزمەتتانە ئەبین بە شێوازێک هەوڵەدەین هەموو پرسیارەکانتان ئەوەی لە دڵتانەیە جوابتان بدەینەوە لە خزمەتتان نابین من جارێ دیکە لێرەوە پێتان ئەڵام سیاست و ڕێنمایەکانی کەناڵەکەمان بە داوای لێبردنەوە ینی ڕێگریمان لێکن چ ژمارە مۆبایلی تایبەت چ ماسنجەر بدەینەوە لەبەرەوەی ئێمە کەناڵێکمان هەیە لە یوتیوب ئەتوانین وەڵامی پرسیارەکانتان بدەینەوە لە ئینستاگرامیش ئەتوانین لەگە خزمەتتان نابین هەندێک جار ئەگەر پێویست بکات لە ئینستاگرامە ڤیدۆشتان لەگەڵا بکەینەوە بە حاڵەتی زەرور ئەگەر کاتمان هەبێ ئینشاءڵڵا. تکایە باسی پەیمانگەی دەرمانسازی بکە جیاوازی چیە لەگەڵ زانکۆ دەرمانسازی. بەڕێزم کاکە ناو خۆت وەکو قەڵەم داناوە ئەلبەتە پێنووس شتێکی زۆر گەورەیە دەستان خۆش بێ طبعاً پەیمانگە دەرمانسازی لە ماوەی 2 ساڵە فێری پێکاتی دەرمانەکانەکرێن فێری ئەواکرێن ئەو دەرمانە بۆچی بەکاردێ بە چ نەخۆشێکە درێ چ ساید ئیفێکتێکی واتە چ خطورەیەکی هەیە هەندێک حەبوو عیلازمان هەیە ئەوانەی زەختیان هەیە نابێ بیخۆن ئەوانەی سوکریان هەیە نەوعیشتر نابێ بخۆن یان پێدانی دەرمان جوڕعەکانیان ئایا
ئەمە چەندێک بدەین ئەوانە بەڵام هەرچی دەرمانسازی کۆلێژە لە ماوەی 5 ساڵە دروستکردنی دەرمان فێرە بن چۆن دروست ئەکرێن لەگەڵیشە فێری ئەواکرێن کە چۆن با بڵێن دەرمانەکان چین پێکاتەکانیان دروستکردنەکانیان چۆن بیدەینە نەخۆشەکانمان ئایا لە چه حاڵەتێکا زەرری هەیە لە کاتێکە ئیسفادەی زیاتری لێکات شێوازی پێدانی دەرمانەکان جیاوازەکان ئەلەوەیە ئەو شەهادەکەی دیبلۆمە و پزیشکە ببورن یاریدەدەری پزیشکە ئەو بەکالێرۆسە لە پزیشکی دەرمانسازیە ینی جیاوازەکان زیاتر لەو بابەتانە سیا قادر 94 لە دهۆک بەشی سەرکردن وەرم دەگرێ ئەگەر بەڕێزت لە دهۆکیت احتیمال هەیە چونکە ئەگەر هەڵە نەبم لە شاری دهۆکی خۆشەویست ئەگەر بیبینینەوە ئینشاڵڵا ئێستا پارێزگای دهۆک بەشی سەرکردن زانستی سەرکردن بۆ گشتی 96 وەرگرتووە ئەلبەتە ئەگەر بەڕێزت هی سەر بە پارێزگای دهۆکیت نزیکەی 3 دەرەجە ئەتوانین بڵێن لە دەربێن 94 و 95 و ئەوانە 94 لەو دەورانە وەرەگرێت بۆ خۆی وەکو وتمان زانستی تەندروست سڕکردن 96 وەرگرتووە بە زانکۆڵای ئەیتر احتیمالی 2 دەرەجە فەرقی هەیە بۆ پارێزگا 2 دەرەجە تا 3 دەرەجە احتیمالی فەرقیە ئینشاڵڵا شمول دەکات هاوژین مەجید ئەڵێت 98.850 توبعامی سلێمانی وەری ئەگرێت و 98.66 توبی گەرمیان وەری ئەگرێت بەڕێزم سەبارەت بە پزیشکەکان ینی حەزەکەم ئەوەتان پێ بڵێم لە شاری سلێمانیە دەرەجە زۆر بەرزە ئەوەی لە لای ئێمە شەوک وتمان زیاتر پزیشکی لە شاری سلێمانی بۆ گشتی واتە بۆ دەرەوەی شار ئەمە کۆنەمرەکانمان لەلایەن 99.66 وەرگرتو ئەگەر دەرەجەیەک بینە خوارەوە ئینشاڵڵا وەرێگرێت یعنی یەک دەرەجەدای بەزێنین بۆ خەڵکی پارێزگا ئینشاڵڵا ئەو دەرەجەیە مقدر نەبێ وەرێگری ئینشاڵڵا لە سنوورەکەیەتی لە حاڵەتی وەرگرتنە مەگەر اللهم ئەمساڵ لە 99 کەمتر بۆ پارێزگا وەرنەگرێت سەتیش بۆ گشتی وەربگرێت و ئەو کۆنەمرەی دووەمیش با بڵێن بۆ گەرمیان توبی گەرمیان 98.660 وەرگرتەوە بۆ گشتی ئەگەر دەرەجەیەک بینە خوارەوە کات تقریبا 97 ئەوەندانە ئینشاءڵڵا ئەویش بە هەمان شێوە لە حدودی وەرگرتنەکەیە بە پشتیوانی خۆی گەورە دیارە سێجار پرسیارەکەی دووبارە کردوتەوە ئەو بەڕێزا هاوژین خان محبي السلام محبي إسلام صبحي السلام عليكم وعليكم السلام ورحمة الله شایان هادی نرخی پارالێلی پەیمانگەی پەرستاری چەندە ئەلبەتە پەرستاری لە شاری هەولێر پارالێلەکەی 2 ملیۆن دینارە ساڵی پار 145 داشکاندن کرابوو 145 داشکاندنکردنەکە ئایا بۆ ئیمساڵ بەردەوامە بێیان نا زۆربەی بیرروبۆچنەکان لەگەڵەوەیە بەردەوامە بێ ئینشاڵڵا ئەو کاتە نزیکەی 1,100,000 دینار ئەگەر داشکاندنەکەش ڕەفز بگرێتەوە یان ڕێژەکەی بگۆڕدرێت ئەو کاتا گۆڕدرێت بەڵام بە شێوەیەکی سابت 2 ملیۆن دینارە ئیلهام سەلام مامۆستا سرود سڵاو لە بەڕێزیشت بێ زەحمەت گەر بیستە زانکۆ و پەیمانگای ئەهلی دەبێت فۆرمی زانکۆڵایان پڕکەیتەوە پێشتریش ئەو پرسیارەمان جواب دایەوە ئەبێت نا بە زەخت نا ئیلا دەبێت پڕی بکەیتەوە نەخێر ئەتوانی پڕی نەکەیتەوە بەڵام ئێمە هەموو کات ئەڵێن وەکو احتیاطێک بۆ خۆتان هەرچی زانکۆیەکی ئەهلی یان پەیمانگەیەکی ئەهلی ئەتانەیە بڕۆن فۆرمی لێ وەربگرن لە هەمان کاتشە زانکۆڵاین پڕ بکەنەوە ئەگەر زانکۆڵاین هاتەوە بە دڵتان بوو واز لە ئەهلیەکان دێنن ئەگەر لە ئەهلیەکانیش بە دڵتان بوو ئەو کاتە وەکو وتمان لە ماوەی هەفتەیەک ئەتوانن بە ئیسراحەتی خۆتان داواکارێکتان سەحب بکەنەوە هیچ کێشەیەکتان بۆ دروست نابێت ئینشاءڵڵا ماریا ئایا دەتوانم کریدیت بۆ بەشی پزیشکی بەکاربێنم نەخێر خوشکی بەڕێز کریدیت بۆ بەشە پزیشکیەکان ناکرێت تەنانەت ئەگەر مەعهدیش بێت لە ئەگەر کۆنمرەکان کاتێک کە زانکۆڵایی نەکەیتەوە زانیاریەکانت داخڵەکەی لەوێ پێت ئەڵێت تەنها بۆ بەشە پزیشکیەکان ئەتوانی کوردی و عەرەبی ئەگەر دەرەجەت بەرزکاتەوە
یان پۆلی 12 ئەفۆن 10 ئەگەر کۆنمرەت بەرز کاتەوە ئەتوانی بەکاری بێنیت ئەگەر نا ئەوە اختیاریە بەڵام مۆزوعی کردت نایگرێتەوە. کاکە کۆشات دووبارە پرسێتەوە کۆلێژی پەروەردەی بنەڕەت کۆمپیوتەر یان پەیمانگەی ئایتی وەڵامی پرسیارەکەی مادایەوە. کاکە سەنگاو جومعە نمرەی 73 وێژەی بۆ چ بەشێک باشە؟ ئەڵبەتە وەکو پێشتریش باسمان کرد ئەگەر لە شاری هەولێریت ئەوە بەشە کارژێر لە سلێمانی لە دۆک لار شوێنێکی بەشە کارژێڕەکان بۆ ئەو کۆنمرەیە باشترینە. لە پەیمانەکان تەکنیکی وەرجێڕان لە هەولێر هەیە بەشێکی زۆر باشە ئەتوانی پڕی بکەیتەوە. کۆلێژی کارژێڕی بازارگەری نێودەوڵەتی و زمانمان هەیە ئەوش بەشێکی زۆر باشە لە سلێمانیش ئەو بەشار هەیە. چەند بەشێکی کۆلێژی بازرگانی لە سلێمانی ئەو ئیدارە اقتصاد هەندێک کولی ئەو دەرەجێ وەرەگرێ بەشی زۆر باشن. ئەگەر باسێت میانی ئەو بێنی کاک خەسرۆ سپاس دەکەم وڵی قورگم خەریکە وشکە بێ. 63 بۆ چ بەشێک وەردەگیرێ زانستیە 63 لە شەقڵاوە با بڵێن ببورن ئێمە حەزەکەم ئەوەش باز بکەم چکە لە هەولێر دانیشین و خۆمان کارمەندی زانکۆی پۆلیتەکنیکی هەولێرین معلوماتەکان زیاتر لەسەر هەولێر ئەڵین ینی هەتا پرسیارمان لێ نەکرێت بۆ سلێمانی چەندە بۆ دووهۆک چەندە بۆ هەڵەبجە چەندە زۆر بەڕاستی ناچینە ئەو شوێنانە. ڕێزمان هەیە بۆ ئەو ئەزیزانەی لە سلێمانیەوە لەگەڵمانان لە شنگالی خۆشەویستەوە لە زاخۆوە لە بادینانەوە لە دۆچی دەلالەوە هەروە لە ڕاپەڕین و لە منتیقەی حاجی ئەمەران و چۆمانەوە لەگەڵمانان ڕێز و خۆشەویستیمان بۆ هەمووی هەیە. بەڵام ئێمە وەکوتم زیاتر لەبەری لە هەولێر دانیشین و هەندێک زانیاری زیاترمان لەسەر ئەوێ هەیە بۆیە زیاتر بەشەکانی ئەوێ ئەڵێ. لە شەقڵاوە وەکوتمان وێنەی ئەندازەی هەروەها با بڵێن سیستمی زانیاری کارجێڕیەشەکەن لەو بەشانەی ئەو کۆنمرانە نزیکە لێیانەوە ئەتوانن بەکاری بێن و هەروە بە پارالێل و ئێوارانیش ئەو بڵێن فەرقەکە بۆ کەسانی ئەگەر توانیان هەبێ و بتوانن پارەی پارالێلیان ئێواران بدەن ئەوە قسمی دیکە زۆر دەرەجەکان دابەزێ و ئەتوانن بەو دەرەجێ لە هەندێک لە کولیەکان داوام بکەن و تەنانەت ئەوە با بڵێن لە پارالێلی با بڵێن کارژێڕی نێودەوڵەت با بڵێن بازارگەری نێودەوڵەتی و زمان ئەتوانێ بخوێنێت. ئەلاون بێت مامۆستا ڕاستە قوتابیانی پیشەی کۆدی تێپەڕیان نییە وەڵی بەڕێزم ساڵانە ئەوان ئەوەی من ئاگادار معلوماتم لەسەری هەبێت بە فۆرم زیاتر پڕکردنەوەکەن نەنا ئەتیا دێجاوە زیاتر بە فۆرم با بڵێن ئیشەکەکەن فۆرمەکەش ئەبێت سەردانی پەیمانگاکەی خۆیان بکەن لێ فۆرمێکیان پێ ئەدرێت یان زۆر زار سەردانی تۆماری زانکۆکانەکەم بە تایبەت زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر دێن لە وێرانە فۆرمەکە وەرەگرن یا ئیشکارەکانیان بۆ ڕێکە خرێت جا بۆیە پێم باشە ئەو بەڕێزانی کە پیشەین سەردانی با بڵێن ئیعدادیەکەی خۆیان بکەن لەوێنان ئەگە فۆرم هەبوو یان هەر زانیاریەکە بوو وەرێگرن ئەمجا سەردانی شوێنەکانی ترەکەن. کاکە ژیار دووبارە پرسێتەوە مامۆستا بۆ زانکۆ تەنها پێویستم بە ناسنامەی باری کەسیە تەسکەرە یان شتی دیکەمان دەوێت بەڕێزم ئەوانەیە کە یانەیە زانکۆڵایان پڕ بکەنەوە ئەگەر کارتی نیشتیمانیان هەیە کارتی نیشتیمانی لەگەڵ خۆیان دێنن بتاقەی بایع لەگەڵ کارتی زانیاری ئەگەر کارتی نیشتیمانیان نییە نفوس واتە تەسکەرە یان ناسنامەی باری شارستانی لەگەڵ جنسی عراقی ڕەگەزنامە ئەو دوانە زائیدەن بتاقەی بایعی و هەروەها گروپی خوێن و ژمارە تەلەفۆنێک کە پێویستان پێ بێت ئەبێ بینوسن زائیدەن ئەوە وەکو ئێمە وعدمان بە بەڕێستاندا ئەلبەتە ئێمە ڤیددیۆکەمان حازر کردو شێوازی پڕکردنەوەی فۆرم ئێستا لەژێر ئیدیتا جەماعەت لە تەنیشتی منەوە خەریکن شتێکی وای نەماوە ئینشاڵڵا هەوڵەدەین لە نزیکترین کاتی ئەم شەوە ئەگەر یەکی شەویش بێ ئینشاڵڵا هەوڵەدەین بۆتان دابنین وەرە ئینشاڵڵا ناگاتە ئەو کاتە لەوانەیە هەردوای لایڤەکەشمان ئینشاڵڵا کۆتایی بێت جەماعەت دەڵێن ئینشاڵڵا بۆ ئەو کات کۆتایی دێت بە وەردی سەیری ڤیددیۆکە بکەن زۆر بە پوختی شێوازی پڕکردنەوەکان ناوت لە شۆ ئەنووسی وردەکارەکان چۆن ئەنووسیت ژمارەکان چۆن ئەنووسیت چ ژمارەیەک ئەنووسیت ئەوانە هەر هەمووی بە وەردی بەمان باس کردو.
محبي الإسلام صبحي من بكريدي 86 هي بو قانون تا چەند دڵنیام کۆلێژی یاسا لە هەولێر وەرندەگرێت. واللهی بەڕێزم مەسلەی گرنتی تۆزێک کێشەیە بۆ ئێمە گرنتی بدەین. بۆ نمونە ئێستا من هەر لەگەڵ قسەکانم بۆ جەنابەت باسی ئەوە ئەمە کۆنمرەکە بە دەقیقی بە بەڕێزت بڵێم بۆ ئەوەی شتەکە چۆنەڵی پخت بێ لە لامان بە دڵنیایەوە. کۆلێژی یاسا 84.8 وەرگرتووە لەزان کۆڵین لە هەولێر بۆ پارێزگا واتە بەڕێزت ئەگەر لە سنووری پارێزگای هەولێرای ئەو کۆنمرەیە بە 1.4 دەرەجەش لی بەرزتری. بەڵام ئایا ئەم ساڵ داواکاری چۆنە بێ لەسەر ئەوێ وەکو دەرەجە ئەگەر دەرەجەی پارەکە بکەین بە قیاس بەڵێ ئینشاءالله لەسەر خێر بە پشتیوانی خوای گەورە بەڕێز وەرەژیرێ. بەڵام من هەموو کادوتم من ناتوانم گرنتی بە هیچ کەسێ بدەم بۆ ناتوانم دەرەجە بەرز بووە هیچ دەسەڵاتی منیتیان نامێت تۆ سبەی بە منەڵێتەوەڵێ تۆ وتت وەرەگیرێت. من پێ دەڵێم بە پێی کۆنمرەی پارەکە بەڵێ بەڵام ئیم ساڵ نازانم چۆنە بێ بەڕاستی. دنیا ئیبراهیمی کەوایە ئەبێت چۆن بچم بڵێم پارەکەم وەرگرمەوە لە کوێوە دەست پێ بکەم بۆ وەرگرتنی پارەکەم بڵێم خانەوادەی شەهیدم. خات و دنیا تەمان ئەبێ بیستە وەزارەتی شەهید و ئەنفالکراوان سەردانی ئەوانەکەیت ئەڵێ من قوتابیم بەڵگەنامەی قوتابی بوونت لەگە خۆ تابەی کە با بڵێن هەوێکەتە یان پشتگیریەکە ئەگە پێویستی کرد لە مەعهەدە لە کۆلێژە لە هەر شوێنێکیکە ئەخوێنیت ئەچیت سەردانی وەزارەتەکەی وەزارەتی شەهید و ئەنفالکراوان بەڵگەکانت پێشکەشەکەی کە تۆ کە سوکاری شەهیدی ئەوە با بڵێن نزیشیتە لە شەهیدەکەەوە ئەوە وردەکاریەکانە ئتر لەوەیە هەموو وردەکارەکان پێڵێن و تۆ کە پارەکەت داوە ئەبێ پارە بدەیت بە پەیمانگاکە یان بە کۆلێژەکە. بەڵام لەگەڵ ئەوەیە وەسڵ شتەکەیان بۆ ئەبێتەوە بۆ وەزارەتی شەهید و ئەنفالکراوان ئەوان پارەکەت بۆ ئەگەڕێنەوە. شێوازەکەی بەو شێوەیە ئەبێ سەردانی وەزارەتی شەهید و ئەنفالکراوان بکەیت. کاکە قاسم ئەحمەد دووبارە پرسێت 89 بۆ علوم بایۆلۆجی دەبێت لە هەولێر. بەڕێزم علوم بایۆلۆجی لە هەولێر ئەگەر هەڵە نەبم لە دەوری 90 وەرگرتووە. بایۆلۆجی لە زانست بایۆلۆجی گشتی 90.209 وەرگرتووە ینی دەرەجەکە 89 تۆزێک کەمە بەڕاستی بۆی زیاتر بۆ پارالێلی ئەگونجێت. بەڵام 89 لە فیزیای پزیشکی و هەروەها لە عیلاج طەبیعی کۆلێژی تەکنیکی تەندروستی بەشێکی زۆر زۆر باشە ئەتوانیت لە وێنانەیە پڕکردنەوە بکەیت لە زیاتی ئەوان. کاکە کۆشاد دووبارە هەمان پرسیار گەیشتەوە لامان گەڵ پرسیارەکە زانکۆی ئەهلی پێویستی بە فۆرمە. بەڵێ بەڕێزم فۆرمێک هەیە ئەچی سەردانی تۆماری ئەو زانکۆیاکەی کە ئەتەوێ لی تەقدیم بکەیت. بۆ نمونە ئەچیتە نۆڵج ئەچتە جیهان ئەستە لوبنانی فەڕەنسی هەرێکە و فۆرمی خۆی هەیە. فۆرمێکت پێدەن پێویستی وایە بیبێتەوە قوتابخانەکەت لە قوتابخانەکەت ختمیکەن دەرەجەکانت بۆ بنووسن هەندێک جار پێویستی بە پەروەردەی ناوچەکەتە بێت سەربەچ پەروەردەیەک بوویتە ئەتوانی ئەو کاتە تەقدیمی بکەیت کە هەموو شکارەکان تەواو کرد و پێداویستەکانت دابین کرد بۆیە نەگەڕێنیتەوە و ژمارە تەلەفۆن لە وێنانە هەیە لە کاتی پێویستە پێتەڵێن. دی ئەپەرسە لە کۆلێژی زمانی کوردی بە پارالێل نمرەی چەند وەری ئەگرێت. کۆلێژی زمان کوردی ئەگەر هەڵە نەبم لە دەوری 60ەکانە 60 شتێکە بە پارالێل زانکۆی سلاحەدین کۆلێژی زمان ببورن لەبەرەوەی بەڕاستی ئەوە نە دەرەجەکان زۆرن ڕەنگە هەمومان پێ لەبەر نەکرێت بۆیە ئەبێ هەموو کاتێک دڵنیا بینەوە لە دەرەجەکان ئەمجا لە خزمەتی جەنابتانە پێتان بڵین. بەشی کوردی ماشەڵڵا بەشەکانی زانکۆی سلاحەدین ئەوەنە زۆرن. زمانی کوردی لە کۆلێژی زمان 65.5 وەرگرتووە بەڕێزم 65.5 پارالێلەکەی ئەوەندانەیە.
مازیار سیروان مامۆستا ئێوارانی سنووری سلێمانی ئەمێنێت بەڕێزم ئەوەی ئێمە ئیمڕۆ متابعەمان کرد لە زانکۆڵاین نەخێر نەماوە هیچ ئێوارانێک نەماوە لە سنووری سلێمانیە. کاکە کۆشاد هەمان پرسیار دیارە هەر بە دووبارەی دێتەوە لامانەوە ببورن نەورۆزخان چی لێ هات مامۆستا باسی ئایتی بکە بەشەکە چۆنە. ئەلبەتە باسی ئەومان کرد ئایتی بەشێکی زۆر زۆر باشە. ئایتی ئیش و کار ئەتوانین لە ماڵەوە بکەیت بۆ نمونە ئەتوانین لە ڕێگەی ئیش و کاری حڕەوە نەک ئەوەی سەر بەشێنیا توانین لەگەڵ کۆمپانیایەکە ئیش و کارەکان بکەیت بۆیە بەشێکی زۆر زۆر باشە بەڵام ئەکەوێتە سەر توانای خۆت حەزی خۆت هەوڵدانەکانی خۆت بۆ گەشەکردن بۆ ئەوەی بتوانێت زیاتر دەرەجە بەدەست بێنیت یا علمی زیاتر فێر ببیت. کاکە هێشا دووبارە پرسە بۆ ڕێزبەندی هی من بەشێک نییە نمرەی لەسەر و معدەلەکەم بێت چی بکەم یعنی چۆن نییە لەسەر و معدەلەکەتەوە سەدت هەیە ئینشاءڵڵا وا دیارە دەرەجەکەت زۆر زۆر بەرزە ئینشاءڵڵا. ئەگەر دەرەجەکەت بەو شێوازە بەرزە کێشە نییە تۆ لە کۆلێژە پزیشکەکانەوە دەست پێ بکە هەر حوت کۆلێژە پزیشکێکە بنووسە زایدەن ئەوانەی دیکە پیاوەرە ئەگەر مەبەستیشت ئەوەیە دەرەجەکەت زۆر زۆر کەمە بە پێچوانەی یەکەمەوە با بڵێن ئەوە ئەتوانیت حتمما پارالێل و ئێواران زیاتر بکەیان بچیتە ئەهلیەکان لە ئەهلیەکان طبعاً بەشەکان دەرەجیان کەمتر پێویستە بۆیە ئەتوانیت بگەی بە ئاواتەکەت لە هەر لایەشیان نابێت. پەیمانگای پەرستاریان شیکاری شەقڵاوە ئێواران چەندی دەوێت بەڕێز مەڵایی دڵیان نەبوومەتەوە ئایا لە ئێوارانی شەقڵاوە قسمەکان چی ماوە و چی ئەکرێتەوە و چی ناکرێتەوە بەڵام ئەگە هەڵە نەبم شیکاری و پەرستاری هەردووکتیایە پارەکە حاڵەتێکە بوو لە شەقڵاوە پەنجاکانیشی وەرگرت زۆر جا ئەو پرسیارەمان لێکراڵەن ئایا 58 دەوێ وەرگیراوە بۆ ئەمساڵ وەرناگیریە بەڵێ پارەکە ئیشەکە بە فۆرم کرا ماوەی 2 ڕۆژ بوو ئەو کەسانی کە زانیان بە هەر معادلە تەقدیمیان کرد لە بەرەوەی کەسی دیکە ئاگادار نەبوو بەشەکە پڕ کرا بەڵێ 58 وەرگیرا شتەکە سابت نییە بەڵام ئەتوانین بڵێن لە دەوروبەری هەفتایە ئێوارانەکەیان لە دەوروبەری هەفتایە چونکە ئەگە شیکاری وەربگرین شیکاری کۆلێژە دڵنیا بن لە هەشتا نایەتە خوارەوە چکە خۆی هەشتاوەشتی وەرگرتووە با پارالێلی بێتە 85 یا 84 چوار دەرەجەش بینە خوارەوە کا دەوروبەری هەشتا بەڵام پەرستاری خۆی دەوروبەری هەشتای وەرگرتووە پارالێلی هاتۆتە دەوروبەری هەفتا و شتێک ببورن وا دیارە کارەباکەشمان بڕا ئیشەکە کارگەیشتە مۆبایل تەنها 2 دقەیە کارەبای ڕێیسیمان هاتوتەوە بۆیە داوای لێبوردنەکەین سلااو هاوڕێیان ئەوە کاک خەسرۆش هات لەبەرەوەی ئەگەر ببینن مۆبایلەکەی هێناوە بۆ ئەوەی ڕناشەکەمان لێ نەبڕێ الحەمدوللا ئەنتەرنێتەکە باشە کە نەبڕاوە. کاکە ژیار ئایا بایۆلۆجی پزیشکی لە تاقیگەدا دەتوانێت کارێک بکات کە کەسی دیکە ناتوانێت ئەو کارە بکات مەبەستەکەت زۆر ڕوون نییە لەلام بەڵام بە ئەکیدی ئەوان بەشێکن لە شیکاری ئەتوانن مختبەراتی خۆیان دابنن زیاتر ڕەبتە بن بە زیندەوەرانەوە با بڵێن مایکرۆبایۆلۆجیەوە یان پاراسایت و ئەو زیندەوەرە وردەکان زیاتر ئەلبەتە حەزەکەم شتێکشتان پێ بڵێم بەشی شیکاری فەرقی چیە لەگە بایۆلۆجیە ئێمە ئەگە بێن بەشی شیکاری وەرگین ئەچێتە تقریبا 8 بۆ 9 قسمەوە بە شێوەیەکی گشتی بەشی کیمیایی هەیە بەشی مەناعی هەیە ئیمینۆلۆجی هەیە بەشی پاراسایتی هەیە بەشی هیماتۆلۆجی هەیە واتە علمی خوێن چەند بەشێ دیکەشی هەیە ئەو بەڕێزانەی علوم کیمیا خوێنن بەشێکی شیکارە خوێنن ئەوانەی بەشی بایۆلۆجی پزیشکی خوێنن بەشێک لەوا خوێنن یا مایکرۆبایۆلۆجی ورترە بێتەوە بەشێک لە بایۆلۆجی پزیشکی خوێنن یعنی شتەکان هەمویان ڕەبتن بێکەوە هەمویان لە مختبەرە ئیشەکەن هەمویان شیکاری ئەەکەن بەڵام کێشەکە لە چی دروستە بێ شیکاری فراوانە فراوانیەکەی چۆنە ماڵە گەورەیە با بڵێن هەموو لەقەکان ئەسنەوە ژێر شیکاری ئەوانەی کە
نازناوی پزیشکی وەرەگرن بۆیە ینی بەڵێ ئەتوان ناوانیش لە مختبەرە ئیشی خۆیانەکەن هیچ کێشەیەکشان نابێت بەڵام ئەوەی تەنها کارێک ئەوان بیکەن کەس دیکە نەتوانێت بیکەن نەخێر شتێکی لەو بابەتە نییە. کاکە ژیار ئەم شتێت نازانم کاکە ژیارجان ئەها سپاس دڵی ئێمن سەرەتا دڵەکانم بەو شێوازە نەبینی دانەیەشان بۆ کا خەسرە و دانین سیانیشی با بۆ من بێ بسوشتانەکەم سپاسانەکەم بەڕاستی من خۆشحاڵم کۆمەڵە قوتابیەکی خۆشەویست کۆمەڵە ئەزیزێک لە دەوری کەناڵەکە و لەگەڵ ئێمەیە کۆبوونەتەوە بەڕاستی هەوڵی جدی زۆریان لەگەڵ ئێمەیە خەریکن کاکە ژیار و چەند دۆست و برادەرێکتر هەن دەستیان خۆش بێت ئیشێکی واکەن کە تەنانەت یارمەتی هاوڕێیانی شەدەن لەوەی کە با بڵێن لە وەڵامدانەوەی پرسیارەکانە من ڕێز و خۆشەویستیم بۆیان هەیە چاویان ماچەکەم. سپاس محبی ئیسلام سوبحی کا خەسرەویش گوڵی ئێمە سپاستانەکەین وەڵاویش ماشەڵڵا دڵسۆزە بەڕاستیش زۆر ماندوو ئەوە کۆمنتیش تایبەتیش بۆ کا خەسرۆ هات ئەڵێن وەڵا کا خەسرەوە تۆش زۆر قشتی دیارە حەزیان پێ بوو لەوەی بەڕاستیشان زۆر سپاس زۆر سپاس. هەروەها کاکە ئەبوو ورن شیلان خان ئەڵێ بەڕای تۆ ئەندازیاری پرۆگرام سازی بۆ کرد چۆنە ببورن ئەگەر وتمان کاک شیلان خان سلێمان عەفرەتا ئەوەتم ببورێکە وتمانە کاک. طبعا پرۆگرام سازی بۆ هەموو کەسێکە بێت لەبەرچی پرۆگرام سازی بۆ ئافرەت باشە ئەو پرسیارە زۆر جوانە من ئەڵێم لەبەر ئەوەی تۆ لە ماڵی خۆتە ئەتوانی ئیشێک بکەیت لە ماڵی خۆتە دەستخۆش بکات ئەتوانێت ئیشی داتابیسکەی ئەتوانی وردەکاری ئیشەکانی تر بکەیت بە شێوازێک بەڵێ پرۆگرام سازی یەشێکە لەو بەشانەی کە بۆ کچان هەر زۆر گونجاوە لەبەرەوەی لە ماڵەوە ئەتوانێت ئیش و کارەکانی خۆی بکات ئەتوانێت لەگەڵ شەریکەیەکە لەگەڵ کەناڵێکە لەگەڵ هەر شوێنێکە حکومی بێن یا ئەهلی بێت عقدێک بکات ئیش و کارەکان لە ماڵەوە جێبەجێکە بەبێ ئەوی بچێتە دەوام لە ماڵی خۆی ئیشوکاری خۆی شێکە ئەشتوانێت ئیشوکاری کۆمپانیاکەش جێبەجێ بکات. هیوایەتی منە پرۆگرام سازی ئەجا سوپرایزێک لە کۆتاییە من بەشی خۆم کەشفەکەم ئێستا قوتابیم و لە شۆ قوتابیم و چۆن گەڕامەتەوە خوێندن ئینشاڵڵا بۆی ببێتە پاڵپشتێک بۆ ئێوەی ئازیز بتوانن ئیسفادەی لێ بکەن ئێوەش. گەڵ ئەپەرسێت زانکۆی ئەهلی پێویستی بە فۆرمە وەڵامماندایەوە جوانم بۆ کارەباڵ هیچ کاکەتی بە تاریکی بەردەوامچەوانەکەی دیارە کارەبامان تێک چووە ببورن بەڕێز سەباح سڵاوی ناردە وعەلەیکم السەلام وەڕەحمەت الله وبەرەکات. لە نییە ئەم واتە ئاوا دەرەجە بەرز دەبێتەوە بۆ وێژەی بەڕێزم مەوزوعی وێژەی کێشەیەشیان هەیە ئەدادە لە نییە کێشەکەشیان بریتیە لەوەی کە چەند قسمێکی دیاریکراو هەیە بەڕاستی بۆتان بەو شێوازە فراوان نییە یعنی بەڕاستی بەشی ئەدەبی وای لێکراوە یعنی تەڵەبە ناتوانێت ڕووی لێ بکات یعنی کۆمەڵە بەشێکی دیاریکراو کە بە کەڵک بێت لەبەرەوە حتمما دەرەجەیان بەرزە بێتەوە. بورن بەڕێزان بڕوا قادر 93 لە زانستی لە چێ وەردەگیرێ کاکە بڕواژیان ئەلبەتە 93 کۆنمرەی بایۆلۆجی پزیشکیە بەپێی کۆنمرەی ساڵی پار هەروەها عیلاج تەبیعی وەرێگرێت لە زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر بەشێکی زۆر باشە هەروەها فیزیای پزیشکی ئەتوانێ وەری بگرێت چونکە فیزیای پزیشکیش باسمان کردو لە کورتە ڤیدیۆیەکە ئەمە لە کەناڵەکەمانەوە بەشی تیشکە سۆنارە هەروەها MRI و CT سکان و ئەو بابەتانەیە
بەشێکی زۆر زۆر باشە ئەویش. دەستان خۆش بێ بۆ ئەو بەشداریە فراوانە. من سوپاستان نەکەین بەڕاستی، خۆشحاڵین کە ئەو هەموو قوتابێ بەڕێزە بۆ هەموو پرسیارەوە هاتوونەتە لای ئێمە. ئەمەش لە خزمەتتان نابین ئینشاءڵڵا وەڵام نەدەینەوە یەک بەیەک. ئەگەر پێویست بکە ئەلبەتە حەزەکەم ئەوەتان پێ بڵم لە ماوەی ئەم زانکۆڵاینەیە لە ماوەی ئەم دە هاتووە هەوڵە دەین ئەگەر بتوانین و بگونجێت ئینشاءڵڵا دەوروبەری 2 بۆ 3 لایڤی دیکە بکەینەوە تاوکو لە خزمەتتانە وەڵامی پرسیارەکانتان بدەینەوە. کاکە بەڕێز مامۆستا بەڕێت و ئەم ساڵ دەرزە بەرز دەبێت دیانزم. ئەلبەتە بەڕێزان وەڵامی ئەو پرسیارەماندایەوە دەرەزە بە زۆری بەرزێتەوە، ئەی بڵێن بەلای زۆریە نەک ئەوەی کە زۆر زۆر بەرز بێت ئەمە بەستمان بێ. بەڵام ئەگەر ڕێژەیەک وەرگین لە 70 بۆ 80 بەرەو لای بەرز بنەوەچێت نەک ئەوەی کە کەم ببێتەوە. کاکە ستار ئەڵێت سەلام عەلەیکوم. ئەمەشڵێن وعەلەیکم السەلام وەرەحمەتوڵڵا وبەرەکات. ئەلبەتە کارەبامان تێک چووە دیارم مۆلیدە تێک چووە بەداوای لێوردنەوە مۆلیدە تێک نەچووە کارەبامان تێک چووە. ئەوە مەبەستی ئەوەیە دەبێ وەستا بچێ بۆی چاکات. ئینشاءڵڵا کە لایڤەکەمان لەگە بەڕێستانە تەواو کرد چین کارەباکەش چاکەکەینەوە. حەزەکەین لێتاندا نەبڕین بەڕاستی. کاتەکەمان قەوڵ 1 ساعت 1 ساعت وەڵاهی پرسیارەکان گەلێ زۆرن بۆم باسکردن کە ئێمە ئینشاءڵڵا لە ماوەی ئەم زانکۆڵاینەیە دوسێ لایڤی دیکەکەینەوە. هەوڵە دەین شەوانە ئەگەر پێمان بکرێ، بەڵام شەوانە تۆزە زەحمەتە بێ بۆمان، چکە بەڕاستی من حەزەکەم لێرەوە پێتان بڵێم ئەمە بەیانیان لە دائیرەین دوای نیوەڕوان ماوەی 2 ساعت لە سەنتەرێکا کارەکەین. لە پاش ئەوەش دۆست و برادر و ناسیار گەلێ زۆرن بەڕاستی، هەتا نزیکەی یەکی شەو ئێمە لەگە خزمەتی ئەوانە ئابین. بۆیە هەوڵە دەین لەم ماوەی دەڕۆژەیە هیچ نەبێت، هەوڵە دەین ئەگەر بکرێت 4 لایڤی دیکە بکەینەوە. هەوڵە دەین بە خێرایی وەڵامی پرسیارەکانی تر بدەینەوە بۆ ئەوەی کاتی ئێوەش زیاتر نەگرین. هەوڵە دەین هەتاکو 25 دقەی دیکەش ئەگەر بکرێت بتوانین، ئەگە خەتەکەمان قەتع نەبێ شەحنی ئەتەرنێتەکە تەوا بێت لەبەرەوە داوای لێبوردنەکەین. لە خزمەتتان نابین هەتاکو سەعات 10:30 ئینشاءڵڵا تا ئەو کاتە هەوڵە دەین وەڵامی هەموو پرسیارەکانتان بدەینەوە. کاکەژیار پزیشکی گشتی و پزیشکی ددان و دەرمانسازی و سڕکردن و پەرستاری و شیکاری ساڵانە چەند قوتابی وەردەگرێت بە نزیکەی؟ بەڕێزم بە شێوەی جیاوازە. بۆ نمونە پارەکە بە پارالێل و بە زانکۆڵای نزیکەی 230 تەڵەبە لە هەولێر لە تۆبعام وەرگیراون. دەرمانسازی لە دەوروبەری 196 بۆ 200 تەڵەبەیە بووە. دەرمانسازی بە هەمان شێوە. بەشی شیکاری ئەلبەتە دەوری 100 کەسێکی وەرگرتووە. بۆیە ینی با بڵێن پەرستاری هەر لەو دەوروبەرانەیە، ینی ناگاتە ئەگەر ئێمە ئێستا هەولێر حساب بکەین ئەوە بەشەی کە بەڕێز دوتە نزیکەی 1500 تەڵەبەیەکە بات، ینی بە شێوەیەکی نزیکەی. شایان هادی 79 لە پەیمانگەی پەرستاری وەردەگیرێم بەڕێزم بە زانکۆڵاین زەحمەتە لە شاری هەولێرە. ئەلبەتە لە شەقڵاوەش تۆزە زەحمەتە، بەڵام لە کۆیە و سۆران احتیمالی وەرگرتنی هەیە و دەرەجەیە. شیلان سەلام بەڕای تۆ ئەندازیاری پرۆگرامسازی بۆ کچ بۆ هەڵیکار چۆنە؟ وەڵامی دادەشیلانماندایەوە. گەشبین پەیمانگەی پەرستاری ئێواران پارەی ساڵانەی چەندە بۆ بە قیست دەتوانێت بیدەیت؟ بەڵێ بەڕێزم ساڵی پار بە 3 قستدرا، ئێواران 1,500,000ەکە 145 داشکاندن کرا بۆ ساڵی پار، تقریبا 825-830,000 لەو دەورانە بوو. ئایا ئەم ساڵ داشکاندنەکە بەردەوامە بێ یان نابێ؟ ئەوە حتمما وەزارەتی خوێندنی باڵا لە ماوەی 1-2 هەفتەی داهاتووە یەکلای یەکاتەوە. لە کەناڵ ئاگاداریان دەکەین. ئەکید ئێمە لە خزمەتتان نابێن و لە کەناڵ کە خەبەرمان وەرگرت ئاگادارتانەکەینەوە. هێلین جەمال 86 چ بەشەک وەردەگیرێت؟ بەڕێزم 86 هەندێک لە بەشەکانی زانکۆی ببرن کۆلێژی زانست وەریەگرێ، هەروەها با بڵێن 1-2 بەش لە ئەندازیاری زانکۆی پۆلیتەکنیک احتیمالی وەرگرتنیە میکانیک و وزە، هەروەها ڕێگەوبان، زائیدەن مەعهەدەکانی مەعهەدی دەرمانسازی بە پارالێل
نزیکە لێەوە واروا بەشی پەرستاری و شیکاری بە زانکۆڵین ئیتر ئەگەر بینە خواردری شۆ با بڵێن قسمی دیکە هەیە هەروەها لە شەقلاوە لە کۆلێژی تەکنیکی با بڵێن شەقلاوە بەشی شیکاری نەخۆشیەکانی ژوەرەگیرێت بە پارالێل ئەلبەتە نەک بە زانکۆڵین ئەلاون بێت مامۆستا سروچکە وەڵامم بدەرەوە وەڵی بەڕێزم وەڵامی جەنابتمدایەوە من ئەلبەتە لە کەناڵیش بە وەڵامی بەڕێزمدایەوەتم پێویستە بەڕێزت کە پیشەیت سەردانی با بڵێن ئەعدادەکەی خۆت بکەی لە وێنانە بە فۆرم یان ئەوە یارمەتی تەدەن ئەگە فۆرم بێ ئەدەنێ ئەگەر لای ئەوان نەبێت ڕێنوێنیتەکان بیتە تۆماری گشتی لە وێنانە فۆرمەکەت وەرگری و بتوانانی تەقدیم بکەیت ئایا ڕێنمایەکان چکە ساڵانە بەڕاستی ئەگۆڕێت ساڵوا هەیە مەحەدەکە خۆی تەوزیعەکە ساڵوا هەیە کۆلێژەکە خۆی ئیکە ساڵوا هەیە پیشەکان لە کۆلێژ دەتوانن تەقدیم بکەن ساڵوا هەیە ناتوانن ئەوایلەکانیان ناتوانن لە کۆلێژ تەقدیم بکەن یعنی شتەکان ڕێنمایەکان زۆر تێکەڵن بەڕاستی بۆیە پێم باشە هەرکە داوام کرایەوە ڕۆژی دووشەم سەردانی ئەعدادێکی خۆت بکەیت و لەوێ نانەوە ڕێنوێنیتەکەن و هەرچی شتێک پێویست بێ پێتەڵێن شیلان سەلام بەڕێت ئەوە وەڵاممان داوەتەوە نیفوزەم 98.5 و 98.2 پزیشکی گشتیوەری دەگرێت ئەو ساڵ وەڵاهی ناتوانم بڵێم وەرەگرێت نزیکە لێەوە بەڵام احتیمالی من بۆ خۆم ئەوەی ئەودا تاوزانیاریانی بەدەست من گەیشتۆتەوە خۆعاکەم ئیمساڵ پزیشکی لە دەوروبەری 99 بوەستێت ینی تەوقعاتە 98.9.8 لەو دەورانە احتیمالی وەستانی هەیە بەڵام انشاءالله قسەکەی ئێمەوان نابێت ئەو پێشبینیانی ئێمەوان نابێت معدلوا دابەزێت هەموو بەڕێزێک بتوانێت لە شوێنی دڵخوازی خۆی وەربژیرێت زیلان خۆشناو ئایا لە سیستمی کردت دەتوانیت کۆنمرەی پۆلی 10 و 11 هەژمار بکەیت بەڕێزان حەلی ئەو مشکلێتان بۆ کراوە ئێستا چۆن کاتێک کە زانیاریەکان داخڵەکەی پێت ئەڵێ ئەگەر 4 و 5 بۆ حساب بکەم ئەوەتە پۆلی 10 و 11 کۆنمرێت ئەبێ بەوەندە ئەگە کوردی هەڵبەتە ئەوەش جیاکراوەتەوە ئەمە لە ڕێنمایەکانی ساڵی پار کوردی و عەربی بەیەکەوە بوو بەڵام ئەم ساڵ بە تەنیاش بۆت حسابەکات یعنی احتیمالە بەس کوردیت بۆ تەرەکە احتیمالە بەس عەربیت بۆ تەرەک بکە ئەلبەتە و پرسیارە ئاراسی من کرایەوە من هەموو کادوتومە بەپێ ڕێنمایەکانەوەی لە بەردەست من بۆ ئەو هابووە ئێستا ڕێنمای ئەم ساڵ دیارە بۆ شێوازە حسابەکرێت بۆیە یعنی ئەوە بکەنە قاعدە لە ژیانتانە هەموو ساڵێک لەگە زانکۆڵین کردنەوەیە لەگە ئەکتیڤ بوونیە کۆمەڵێک سوپرایزە بینیت ئێستا من زۆر خۆشحاڵم کە بە تەنیا کوردیان عەربی تەرکەکە چکە زۆر بەڕێسەیە لە عەربی باشە لە کوردی خراپ یا بە پێچەوانەکەی ئەو کاتەکە هەرچی تەرکی زەرەرەکات بۆیە ینیەوە جێگەی خۆشحاڵیە بەڕاستی وڵا ئەگام لێ ڤیدیۆ دەبی ئاپلۆد بکرێ بزەڵت ئەرەوەڵا بۆ ئەوانی سوادی لێ بکەن هەوڵە دێم بزانین ئەوەنە پرسیارەیە گەیشتە 20 پێم بڵێ 20 باوەڕاکەم شەحنەکەی خۆی ڕاگەێنی بکە پازە باشترە بە وەڵامەکە ئەوکری دواتر دەبێتەوە ئینشاءالله هەوڵە دێن دوایی وەڵامی ئەوانەی کەش بدەین ئینشاءالله زیران خەلمان جواب داوە ئەو بەڕێزە من ئەگەر پەیمانگەی تەکنیکی کارژێڕی فۆرم پڕکەمەوە بە پارالێل 100% ناوم دێتەوە لە پەیمانگەی تەکنیکی کارژێڕی بەڕێزم ئەوە دەرەجە حکومەکات پیشەیەکانیش بە دەرەجەیە بەڕێزت پڕی کەرەوە ئەمێنێتەوە لەسەرەوە ئینشاءالله بزانین دەرەجە چۆنە بێت بەڕاستی ڕێنمایی پیشەیەکان تۆزێک معلوماتمان کەمە لەسەری لەبەرەوە من نامێ شتێکت پێ بڵێم دوایی هەڵە دەربچێ بەڕاستی عایشە یوسف ئەڵە 63 بۆ بەشی بەڵام دیارە پرسیارەکەی تەواو نەکردووە 63 ئەگەر بەشە پزیشکەکانی مەبەسەر نەخێر تەنها لە ئەهلەکان ناتوانێت پڕ بکاتەوە هێلین خان ئەڵێت 86 بەشێک وەری دەگرێت وەڵامماندایەوە ستار سیریەس من ساڵی 2017 پۆلی 6م تەواو کردووە بە معدلی 70 من لە کۆلێژی وەرگیران بەڵام بەهۆی بارودۆخی تایبەتەوە نەمتوانی تەواوی کەم ئایا سیستمی پارالێل ئەتوانم پڕ بکەمەوە بەڕێزم ئەبێتەوە بست ئەو شوێنەی کە ناوت لە کۆلێژ لی هاتۆتەوە لە وێنانە بزانی ئایا لە تەڵەبایەتی دەرکراوی یان نا واتە فەسڵ کراوی یان نا چونکە هەر بە ڕێزێک ناوی هاتەوە پەیوەندی کرد یان نەکرد ناتوانێت هیچ شتێک لە زانکۆڵین پڕ بکاتەوە بۆی باشتر وایە سەردانی کۆلێژەکە بکەیت پاشان سەردانی وەزارەتی خوێندنی باڵا بکەی بزانین ڕێنمایەکان چی بە بەڕێستەڵێن مامۆستا لە فۆرمەکەدا ئەگەر 77 هەبێت چەند بەش کە پەیوەندی پێوە هەیە پڕ بکرێتەوە
بەڕێزم لە فۆرما وەکوتم ئێمە کۆمەڵە ڤیددیوی زۆرمانداناوە لەو ڤیددیوانەیە ئەتوانن تەمەشا بکەن زان حوت نەک 50 بەش زیاتر لە 50 بەش دەتوانن پڕ بکەنەوە. کاکە مازیار مامۆستا بڕیاردرا ئێواران دابخرێک لە سنووری سلێمانی بەڵێ وەکوتم لە زانکۆڵایینە کە متابعەمان کردووە ئەمڕۆ کە کرایەوە لە سلێمانیە هیچ بەشێکی ئێواران نییە. کاکە کۆشاد ئەویش هەمان پرسیارەکە ئێوارانی سلێمانی نامێنێت بەڵێ وەکوتمان نەماوە ئێستا لە زانکۆڵاین نەماوە ناتوانانی هەڵبژێریت. ئەوە جوابماندا دووبارە زەهراخان زەهرا یوسف ئایا 83.4 بەشێکم پێ بڵێ کە دوای زانکۆ وەربگیرێ لە دوای زانکۆ وەربگیرە ئەنی مەبەستی ئەوەی ئایا حەد بخوێنی دوای بچی وەربژیرەیتەوە نازانم ڕاستی پرسیارەکە زۆر وازەح نییە ببوورە هێلین خانەکە بکرێت لە لایڤی داهاتووە دووبارە پرسیارەکەمان بەڕوونی بۆ بنووسی سوپاس دەکەین ئەو دووبارە ئەومان جوابدایەوە چەند ئەگەر وەرگیرێم هەیە بۆ معدلی هەفتاوێک لە مەحەد تەکنەلۆژی هەولێر مەحەد تەکنەلۆژی هەندێک قسمی هەیە بەڵێ ئەتوانیت ئەمەل هەیە ئینشەڵا وەربژیرێت کاتمان تەواو بووە بەڕێزان بمان بورن پێمان خۆش و زیاتر لەگەڵتانێ بەڵام هەم کارەباکە جەوەکەی لێ تێکداین هەم شەحنوشتی لاپتۆپەکەمان و ئەمێ سوپرایزەکەتان پێ بڵێم من بۆ خۆم ساڵی 2001 خوێندنم تەواو کردو پەیمانگام تەواو کردووە ساڵی 2016 گەڕاومەوە خوێندن جارێشتر مەحەدم تەواو کردو بە شیکاری ئێستا قۆناغی چوارم لە زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر بەشی شیکاری نەخۆشیەکان ئەخوێنم بۆیە پێتانەڵە من دوو مەحەدم خوێندەوە کۆلێژێکشم خوێندەوە قەت لەو شتە دامەمێنن بڵێن ئێمە ئەوها ناوها بەس هەوڵدان و سەبر و تەحملتان هەبێت ئەتوانن هەموو شتێک بکەن بڕوان پێ بکەن کۆلێژش تەواوەکەن قسمی زۆر باش تەواوەکەن ئەتوان سەرکەوتوو بن لە ژیانە گەنجن تەمەنێکی زۆرتان لە پێشە من پاش 16 ساڵ گەڕاومەتەوە خوێندن خاوەن خێزانم ئیشوکارم هەیە زۆر شتیشم لەسرە بەڵام لەبەرەوەی بڕیارمدا لە دڵی خۆمە ئەبێ ئەو شتانە بکەم ئەلحەمدولیلا سوپاس بەخوای گەورە یارمەتیدام و بۆی گونجاندم کە بتوانم بخوێنم ئێوەش بە هەمان شێوە بن کۆڵمەدەن هەتا ئەتوانن محاولەی خۆتان بکەن بۆ ئەوەی لە داهاتوو سەرکەوتوو بن ئینشاءڵڵا گردنمان ئازاکەن و وەزعەکە ئەو هەی لێ هات ئینشاءڵڵا هەوڵەدەین لە ماوەی داهاتووە و کووتمان لە ماوەی ئەم دە ڕۆژەیە هەوڵەدەین 3 بۆ 4 لایڤی دیکە بکەین ئەلبەتە پێشوەختەش بەڕێستان ئاگادارەکەینەوە ڤیدیۆمانە بێت لەسەر بەشە تازەکان کە کراونەتەوە ئەو بەشانەی داخراون لەکوێ ئێواران ماوە لەکوێ نەماوە وردەکاریەکانی دیکە ئینشاءڵڵا لە داهاتوە لە خزمەتی جەنابتانە بین دووبارە داوای گردن ئازایەکەین ئینشاءڵڵا سەرکەوتۆ بن و لە خزمەتتانە بین لە پڕکردنەوەی فۆرمەکانە یارمەتیتانە دەین لە ئینستاگرام ڕسمی هەڵبژاردنەکانمان بۆ بنێرن ڕیزبەندەکانتان بۆ ڕێکەخینەوە لە ڕۆژی دووشەمەوە لە تۆماری گشتی سەرۆکاتی زانکۆی پۆلیتەکنیک ئەوانەی حەزیان لێبی دەتوانن بێنە لای ئێمە بەسەبەشتی دکتۆر سەرسام خەلیل شوانی بەڕاستی جێگای ڕێزی احترامە لەگەڵ هەروە مامۆستا محەممەد ئەو دوو بەڕێزە هەرچەند باسییان بکەین هەرکەمە ئەنی جێگای ڕێز و احترامێکی لای زۆرن لای ئێمە هەر کەسێک دەوێ لای ئێمە فۆر پڕکاتەوە بە خۆرایی بەبێ لایەن یعنی ئەو شتەکە درێن بەڕاستی بە خۆراییە لە ڕۆژی دووشەمە لە کاتی دەوامی ڕسمی حکوومەت سەعات 8:30 بۆ سەعات 2 دەتوانێت سەردانمان بکە ئەگەر کەسێکش دەناسن کە باری دارایی باش نییە تکای ئەگەداریکەمە تکایە زۆر کەس هەیە پاش پڕکردنەوەی فۆرمەکە درە خۆزگە بمزانی بە لەو شوێنە ئەو شتە هەبووە تکا ئاگدارکەنەوە شتەکە بە خۆراییە هیچ منەتی تێدا نیە ئێمە لە خزمەتەوەدان و هەر شتێکمان پێ بکرێت بەڕاستی جێبەجێ دەکەین هیوادارین سەرکەوتوو بن زۆر سوپاسدانەکەین خۆشبی بۆ بنین لایڤەکە زۆر سوپاس مەمنونین بۆ ئامادەبوونتان دەستان خۆشبی سەرکەوتوو بن